بەناوی خوای بەخشندەی میرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 15 ئاسایی خولی بەهارە لە ساڵی سێمی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتاش دەرفەت دەدەینە بەڕێ سکرتێری پەرلەمان بەرنامەی کار و پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشومان بۆ بخوێنێتەوە. فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان بە پێی حکمی بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بڕگەکانی یەکەم و دووەم بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بڕگەکانی یەکەم دووەم سەیەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 و بڕگەکانی یەکەم دووەم سەیەم چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 48 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدە بەرنامەی کاری دانیشتن ژمارە 15 یاسای خولی بەهارەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 26 پێنجی 2021 بەم شێوەیە بێت. خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکانی زیادە ڕوویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکان 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 14 ئاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 14 ئاسایی خولی بەهارەی ساڵی سەیەمی لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 25 پێنج 2021 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم دواخستنی بڕگەی یەکەمی بەرنامەی کار. پێنجەم خستنە ڕووی گفتوگۆکردنی دیاردەی تاوانەکانی کوشتن بەگشتی کوشتنی ئافرەد و خۆکوشتن بە ئامادەبوونی بەڕێزان وەزیری ناوخۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیری ڕۆشنبیری لاوان وەزیری ئەوقاف کاروباری ئاینی و ئەمینداری ئەنجومەنی گشتی باڵای خانمان لە حکوومەتی هەرێمی کوردستان. کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. زۆر سپاس بەڕێزان بۆ جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کار. تکایە بە ئەمڕۆ جەلسەیەکی بکەین بەبێ نوقتەی نزانی. تکایە دوێنێ هەموو قسەیەکتان کرد. باشە بەڵێ بەڕێزان تکایە دوێنێ ڕۆژێک بێ و تێپەڕی بێ و تەواو بوو بێ. تکایە بەسە. بەڵێ بەڕێزان سەرۆکایەتی هەردوو لیژنەی شارەوانی و لیژنەی یاسایی فەرموون. نقطەی نظامی نەبێ بە معنای کەلیمە دەیبڕ. بەڵێ فەرموو کاک دیار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرمەبنای مادەی 43 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەر لە نزیکی 3 بۆ 4 مانگ لەمە و پێش داوامان لە بەڕێزی کرد کە لیژنەیەکی لاوەکی پێکبێنی لیژنەی شارەوانی و لیژنە پەیوەندیدارەکانی ڕاستپار بەداخەوە تاوەکو ئێستا کە لیژنەی شەیدانیش داوای کرد و بەنداندام بم لەو لیژنەیە تا ئێستا دروست نەکراوە. بۆیە بۆ ڕێزگرتن لەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە داوا لە بەڕێزتانەکەم لیژنە پەیوەندیدارەکان ڕاستپێرن لەسەرەوەی کە زیادەڕەویەکی زۆر کارێکی ناسایی زۆر لەوە بەرهێنان کراوە. بەندوو نمونە دەدەمێ بۆ ئەم دوو شوێنە. یەکیان لە شاری سلێمانی کۆمپانیایەک بە ناوی کۆمپانیای تۆپکارت بە شێوەیەکی ناسایی دوور لە هەموو یاساکان پرۆژەیەکی کردووە ڕەگەزی پرۆژەکەی گۆڕیوە. ئەو دیزاینە سەرەتایی کە هەبووە لە 46 کراوە بە 76 لە سارکەرە بمبوورە بەس با تەواویکەم ئی هەولێریش شوێنێکمان هەیە بنکەی تەندروستیە کە سوکاری سەربەرزی شەیدانی تێدا چارەسەرەکرێت. ئەم شوێنە لای لەنگەی نوێیە زەویەکە زەویەکی تیجاریە بای 6 بۆ 8 ملیۆن دۆلارە بێت. ئێستا بە بیانووی کەم شوێنە پێویست نییە. وەزارەتی شەیدان داوای کردووە بنکەکە داخراوە لە کاتێکە ئەم شوێنە نزیکی 1000 کە سوکاری سەربەرزی شەیدان تیدا چارەسەرەکرێن هەموو نەسرێکەشی 10 ملیۆن دینارە دەیانەوێت ئەم شوێنە بە جۆرێ لە جۆرەکان بە پێی زانیاریەکان ئەم شوێنە دوا داخستنەکەی بیناکە بڕوخێن و بدرێ بە کۆمپانیاک بۆ بەرهێنان. بۆ تکاکەم لیژنەیەک بۆ ئەم دوو شوێنە پێک بێنرێت و نەتیجەکەیمان پێ بگات لە کاتی خۆیان. بەڕێزان لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەسەر کەیسی تاک لە هەر شوێنێ قسەتان هەیە یاداش بدەنە سەرۆکاتی بۆی لیژنەیەک ڕاستپێرین. ئەو ڕاستپار بەڕێزان ئەو ڕاستپاردنانەی کە لە ناو هۆڵی پەرلەمانایە و بە نووسراو نییە
ئەگەر ئێوە ئەتانەوێت کێشەکە چارەسەر بکرێ ئەگەر بە نووسراو بێمە لیانە پرسیینەوە ڕۆژی ئەوەنە بە نووسراوی ئەوەنە کوا جوابەکەیت بەڵێ تەواو بەڵێ کاک دیاری باشە کاک دیاری قسە لە شوێنی خۆتەوە مەکە ئەم عادەتە تەرکە بەڕێزان وەڵاهی پێکەنین نییە وەڵام من دوێنەسەی تەلەڤیزۆن مەکرد شەرم مەکرد بەڕێزان ئەندامانی پەرلەمان داوا لە بەڕێزان لە لیژنەی ئاوەدانکردنەوە و وەبەرهێنانەکەین بۆ ئەو کەیسەی کە پەیوەندی بە وەبەرهێنانە بە زووترین کات وەڵامی پەرلەمان بدەن تەواو نووسراو نیەوە لە ناو هۆڵا پێمان وتن داوا لە لیژنەی شارەوانیەکەین سەبارەت بەوەی کە ڕامان سپاردبوون بۆ کەیسی داگیرکردنی زەویەکان لە ناوچە جیاوازەکانی کوردستان راپۆرتمان بدەنێ ڕوونکردنەوەمان بدەنێ جارێ بە ئەوە تەواو بە هەمووی وەرگرم دوایی دەرفەتی ڕوونکردنەوەت پێ دەدەم کاک سیپا بەڕێز سەرۆکە پەرلەمانی وەکو دیار گوتنی تۆک و بەرنامێ کار ji بۆ 2.6 یەک جوان خاڵێک و هەری گرنگ و جهێ دڵخۆشیە مامۆستای وانەبێژێک و پەرلەمانی کوردستان لەسەر وێ پرسێ ڕینشنێکە تایبەت ئەنجام بدات و وانەبێژی چاوەڕێ بە ڕینشنێنە لێ داخواز دکەم و گۆری پەیڕەوێ ناوخۆیە پەرلەمانی کوردستانی و یاداشتێژی ئاراستەوە بکەن یەک خاڵادی ji بۆیە بەرنامەی بهێتە زیدایکردن و هەوپێچە و هەفتەیە دیگەر وێ چەندێ بابەتێ یاداشتەکەمان ئاراستە بەڵێ یاداشتی ئاراستەوەی کەین هیچ ناپەیڕەویەکمان نەکردووە کاک عەلی فەرمانبەرین یاداشتەکەمان ئاراستەکەن بە نووسراو بەڵێ کاک عەلی ئەوە خاڵی پەیڕەوی نییە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاراستەمان کرد سەرچاو من نقطە نیزامیەکەم لەسەر ئەم یاسایە کە ئێستا ئەمانەوەی خوێندنەوەی هاتینە سەر ئامانج کاک عەلی لەکە لە سەرۆکی لیژنەی شارەوانیمان پرسی ئامانج لەم تعدیلە چیە دەرفەتانەکەی قسە بکەین من یاساکە بە مەترسیە زانام یعنی پێشەوە من نامێ ئەم یاسا بڕوە تەواو یارمەتیم بە تکایە کاک عەلی حەمە ساڵح خۆشم گوێم لە هەندێک قسەی پەرلەمانتاران بووە و هەندێک تەسریحی پەرلەمانتارانیشم خوێنوەتەوە لەسەر ئەو بابەتە لە تۆمەتبارکردنی لیژنەی شارەوانی گوایە کەس تۆمەتبار ناکەم من تڕێی خۆمە لێ ڕوونکردنەوەمان بدەنێ ئەسڵەن بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشووتریش ئەمە عورف بووە لەم پەرلەمانە کە یاسایە دوو تەوەجوه لەسەری بووە ڕێگە دراوە دوو تەوەجوهەکە هەردووکیان قسە بکەن پاشان بڕیار درەوە ئەمە گفتوگۆی لەسەر بکرێ یاخود گفتوگۆی لەسەر نەکرێ من ترسی گەورەم هەیە بەوەی ئەم یاسایەوە زەوی ئەم وڵاتە چەندێ داگیر کراوە لەلایەن کێ و فرۆشراوە ئێستا هەمووی تاپۆ کرێ فەقیر 800 مەترین لەکوێ بوو لە سنتەری کاک عەلی کام مادەیە وا دەڵێ بۆستە ئەڵێ ئەگەر ڕوبەری زەویەکە زیاتر بوو لەو ڕوبەرانەی لە خاڵ یەکی سەرەوە هاتووە و نەتوانە بەپێی ڕێنمایەکانی نەخشەدانانی ئاوەدانی وەک زەوی سەربەخۆجیا بکرێتەوە ئەوان نرخەکەی بە کاک عەلی چووینە سەرەوە مادەیە ئێمە نەکە قانونەکە ڕۆی لە نەتیجە ئەوە دوو ئەمەش ئەگەر من بەڵێ ئەزانم فەقیر هەیە لە کەلار مستحقە لەکوێ جیای کەرەوە بە قەرارێکی تەشریعی بە ئەوانە تاپۆ کرێ بەس ئەمە دەرگاکاتەوە بۆ دەیان هەزار قوتعا کە بەشێکی کراوە بە قانون لەلایەن بەرپرسەکانەوە فرۆشراوە ئێستا هەمووی تاپۆ کرێت بەڵێ بەڕێز سەرۆکی لیژنەی شارەوانی سەبارەت بە ئامانج لەم هەموارکردنە سەبارەت بە ئامانج لەم هەموارکردنە ڕوونکردنەوەمان پێ بدەن و سەبارەت بەو قسانەی کە لەسەر لیژنەکەتان دەکرێت گوایە ئێوە ئامانجتان لەم هەموارکردنە مەبەستم جەنابن نییە چکە بدو تا لێرە دەدە مەبەستان لەم هەموارکردنە ئەوەیە کە باخ و ڤێلا بە ناوی خەڵکەوە بکەن ئەبێ ڕوونکردنەوەمان ئێستا بدەنێ پێشەوەی دەست بە مناقەشە بکەین سەبارەت بە بەڵێ سەبارەت بەوەی کە ئەو گۆڕانکاریانەی کە کراون بۆچی کراون فەرمو ڕوونکردنەوە بدەنە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە لێژنەی بەدواداچوونی ئەو زەویانەی بەڕێزان بۆی بزانین بۆچی دێکی سەبارەت بە دواداچوونی پرسی زەوی لە شار و شارۆچکەکان بەڵێ ئەندامانی پەرلەمان لە دانیشتەکانی پەرلەمانی ڕابردووشدا لە دانیشتەکان خاڵی پەیڕەویان وەرگرتووە بەڵام جگە لە دوو ئەندامی پەرلەمان هیچ کەسێکی تر هیچ زانیاریەکی سەبارەت بە زێدەڕۆیی لە شار و شارۆچکەکان ڕادستی لیژنەی شارەوانی نەکردووە بۆیە ئێمە داوا ئەەکەین ئەم بابەتە تەنها بۆ وەرگرتنی خاڵی پەیڕەوی نەبێ یاخود نەبێتە بەهانەیەک بۆ ئەوەی قسە لە ناوهۆڵی پەرلەمان بکرێ داوا لەو ئەندامە بەڕێزانەی پەرلەمانی کوردستانەکەین زانیاری ورد و دروست ڕادستی لیژنەی شارەوانی بکەین ڕۆژی دووشەممەی داهاتوو لیژنەی شارەوانی کۆبوونەوەی تایبەتی هەیە لەسەر پرسی زێدەڕۆیی لەسەر زەوی گشتی لە شار و شارۆچکەکان چاوەڕوانەکەین زانیاری وردمان بدەین بۆی ئیزراعاتی پێویست بکەین و بە دواداچوونی پێویست بکەین سەبارەت بە هۆکارەکانی
هەموارکردنەوەی یاسای ژمارە 3 ساڵی 2019 کە ئێمە لەم خولەی پەرلەمانی کوردستان دەرمان کردووە بێگومان جێبەجێکردنی ئەم یاسایە مدەی 120 ڕۆژی بۆ دانرا بوو بەڵام بەهۆی هاتنە پێشی ڤایرۆسی کۆڕۆنا 120 ڕۆژەکە تێپەڕی 120 ڕۆژی تر درێژ کرایەوە مدەکە تەواو بوو بۆیە لە ڕووی قانونیەوە ئەم قانونەی ژمارە 3 ساڵی 2019 شەرعیەتی جێبەجێکردنی نەمابوو دوای بە دوواداچوونی لیژنەکەمان لەگەڵ سەرۆکایەتی شارەوانیەکان و وەکۆبوونەوەمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان و سەرۆکایەتی شارەوانیەکان لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و وەکۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی شارەوانی بەشی یاسایی ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی شارەوانی گەیشتی نەو دەرەمجامەی کام یاسایە پێویستە هەموار بکرێتەوە و داواکاری هاوڵاتیان و سەرۆکایەتی شارەوانیەکانی شار و شارۆچکەکان و ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکان بوو بۆ ئەوەی کە جارێکتر ئێمە ئەم یاسایە هەموار بکەینەوە هەموارمان کردوتەوە بە ئامانجی ئەوەی کە ئەمڕۆ خوێندنەوەی دووەمی بۆ ئەکرێ بێگومان بە پێشنیازی سەرنج و تێبینیەکانی پەرلەمانتارانیش ئەتوانین هەموارەکە دەوڵەمەندتر بکەینەوە یەک مدەی یاساکەمان درێژتر کردوتەوە سێ جۆرێک عەدالەتمان پەیڕەو کردووە پێشنیازمان کردووە بۆ ئەوەی لە شار و شارۆچکەکان لەسەر ئەساسی قیمەتی زەوی نرخەکە زەویەکان تاپۆ بکرێن خاڵی ترەوێ بە هیچ شێوەیەک نەڤێلا ئەگرێتەوە نەباغ ئەگرێتەوە بەڵکو ئەو زەویانە ئەگرێتەوە کە لە سنووری شارەوانیەکان خاڵش ترەوەیە هەر زەویەک کە پێشووتر لەلایەن شارەوانیەکانەوە جیا کرابێتەوە سوورەت قەیدی سەربەخۆی هەبێ کەسێکی دەستڕۆیشتوو مەسئولێک بەرپرسێک زێدەڕۆی کردبێتە سەر بە نرخێکمان داناوە کە زۆر جیاوازە لەو نرخانەی کە هاوڵاتیەک لە شار و شارۆچکەکان گەڕەچێک لە گەڕەکەکان دروست بووە ئەم هەموارە ئەم پێشنیازی ئامادەمان کردووە بە دەنجی تەواو و بەواژۆی تەواوی ئەندامانی لیژنەی شارەوانی و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی ڕادستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە و زۆر سپاس. بەڵێ فەرموو ڕووپاخە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە من بووم کە گوتم باخ و ڤێلا بەناو دەکرێت و مەترسی هەیە کە بەم هەموارە باخ و ڤێلا بەناو بکرێ خاوەنی قسەی خۆمم ڕوونکردنەوەش دەدەم ئێستا من گومانم نییە لە نیەت پاکی لیژنەی شارەوانی من ناڵم لیژنەی شارەوانی خوانە خواستە نیەتێکیان هەبێ بەڵام بەپێی ئەو یاسایە بەپێی ئەو تعدیلەی کە هاتووە لە بڕگەی دووەم مادەی یەکەم کە دەڵێ شارەوانیەکان بۆیان هەیە ئەو زێدەڕۆکارەی کە پێش ڕێککەوتی 13/2018 خانووی نیشتەجێبوونی بە زێدەڕۆیی دروستکەوتە کردووە بکەنە خاوەنی ئەو زەوەی خانوەکەی لەسەر دروستکراوە مولکی دەوڵەتە جات چ مولکی تەواو بێ یان مافی ڕەفتارکردنی لەسەر بێ ئەو بەشەی کۆتایی ئەو دێرەی کۆتایی کە لە یاسا ئەسڵەکە هاتووە بکەوێتە ناو سنووری شارەوانیەکان و لە ناوچەکانی نیشتەجێبوون بێت بەپێی مەرج و حکومەکانی ئەم یاسایە ئەو بەشە لادراوە کە ئەو بەشە لا بدرێ کەواتە ئەوەی لە سنووری شارەوانیەکان نەبێ باخ و ڤێلا دەگرێتەوە باخ و ڤێلا مەترسی هەیە کە بەپێی ئەم هەموارە ئەسڵی یاساکەت پێ بەڵێ ئەوەتە ئەسڵی یاسا سەری مادەی دوو مادەی یەک بڕگە دووەم نا ئەسڵی یاسا شارەوانیەکان دەسەڵات شارەوانیەکان ڕووپاخان یاسای ژمارە 3 ساڵی 2019 پێیە بەڵێ سەری مادەی دووکە بەڵێ مەرجەکانی بە خاوەنکردن یەکەم خانە زیادەڕۆیەکە بکەوێتە سنووری شارەوانیەکان لەو ناوچانەدا بێکە بەپێی ماستەر پلان و نەخشەی وردەکاری شارەوانیەکان بۆ نیشتەجێبوون تەرخان کراون ئەزانی بۆچی ئەو دێڕە لابراوە لەبەرەوەی دووبارەیە و لەبەرەوەی لە مەرجەکانە بێ بەهێسترا وەک لەوەی لە نەسەکەی سەرەوەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی پێویست نییە چونکەوە عیبەک نییە لە عیبەکانی یاسا اینجا دوایە بۆ یاسا و بۆ ڕێنمایی بۆ دەرچووە لە وەزارەتی شارەوانی بۆ لابدرێت ئەو مناقەشەیەنەکەین تۆ قانونیت دووبارەکردنەوەی یەک دێر لە دوو مادەی بە دوای یەکە لە کاتێکا کە بیکەی بە شەرت ئەبێ لە سنووری شارەوانەکان بێ ئەبێ بە ماستەر پلان شوێنی نیشتەجێبوون بێ مەرجە بۆ ئەوەی پرۆسەکە دەست پێ بکە لابردنی نیودێڕەکەی سەرەوە عیلاقەی بەوە نییە کە ئەمان نایانەوێ ئەو زەویانە بگرێتەوە کە دەکەوێتە سنووری شارەوانەکان عیلاقەی بە دووبارە هەیە و ئەشتوانین ئیزافەکەینەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان خەڵک هەیە نییە بەڵێ سەرکۆ بەڵێ سەرکۆ تەواو بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 79 بڕگەی دووەم بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە لە دووەرزی یاسادانانە پرۆژە یاسای خاننشینی هێزەکانی ناوخۆ ئاسایشمان
پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە خۆتان نەزانن هێزەکانی ئاسایش و ناوخۆ ئەو زۆر سپاس گەر یارمەتیم نردومانە بۆ حکوومەت بەڵێ حکوومەت بە فەرمی وەڵامی ئێمەیان داوەتەوە کە ئەوان ئێستا کار لەسەر ئەم بابەتە دەکەن لە ئەنجومەنی وەزیران بەرە سەرۆکی پەرلەمان 6 مانگە ئەو پرۆژە یاسایە حکوومەت نەیناردووەتەوە نردومانەوە ئەوان ئیشی لەسەرەکەن فەرموو کاک یاسین فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ناوی خۆی گەورە میێبان جەنابەت دەڵێ ئەو لوژنانە ڕاست پێرن کە سەردانی شوێنەکان بکەن بەڵام زیاتر لە 6 مانگە ئەمن لەو پەرلەمانەی داوای دووسایدی ڕانیم کرد داوای تەعمیری مەکتەبەکانم کرد بەڵێ سەرۆکی پەرلەمان هەتا ئێستا 6 ملیاری بۆ دانراوە بۆ جێبەجێ ناکرێت یەک لوژنەم نەدیوە لەوانیە واللهی ئەوە نقطەی نظامی نییە ئێوە لەگەڵ لیژنە تایبەتمەندەکانە ئیش بکەن بۆ ئەو بە دوواداچوونە بکەن جوابمان نادەنەوە چۆن جوابتان نە ئیدارە جوابمان دەداتەوە نە محافظ نە حکومەت نە وەزیری شارەوانی لەگەڵ لیژنەی شارەوانی یعنی ئەو پارە دانراوە سەلف ناکرێت لەگەڵ لیژنەی شارەوانی ڕێک بکەون فەرموو مامۆستا عومەر فەرموو بەنای خۆی بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕوانگەی ئەو گومانانەی کە هەن ئێمە دڵنیان لە دڵسۆزی لیژنەی شارەوانیەکان و خەمیان و ماندووبوونیان بۆ ئەم هەموارە بەڵام لە ڕوانگەی ئەو گومانانەی کە هەن بۆ نیەتێک لە پشت تێپەڕاندنی ئەم هەموارەوە من بە پێی بڕگەی خاڵی سێیەم لە بڕگەی دووەمی مادەی 56 پێشنیارەکەم دەرفەت بدەن بە ئێمەی پەرلەمانتاران بۆی دیراسەیەکی ئەم هەموارە بکەین باشتر بۆی دڵنیا بینەوە کە بەڕاستی مەبەستێکی خراپ لە پشت ئەم یاسایەوە نیە و گفتوگۆی ئەم هەموارە دوا بخەین ئەم پێشنیارەکەمە بەڵێ لەنجەخان بەڵێ فەرموو لەنجەخان سەوسەن خان بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە لیژنەی شارەوانی دەکەین سەبارەت بە مادەی سێیەم لە بڕگەی دووەم سەبارەت بە کەسکۆری شەهیدان هەڵەیەک بووە هەڵەی تەبعە دووەم خاڵەکانی 1 و 2 هەموارەکرێت با بچینە سەر قانونەکە بەڕێزان ئەگەر بابەتێک بەڕێزان ئەگەر بابەتێک پەیوەندی بە قانونەکەەوە هەیە بە نوقتە نظامی وەری ناگرین لێتان بەڵێ بەڵێ کاک جەلال تایبەت بەو قسەی کە کاک عەلی حەمە ساڵح کردی ئەڵێ گوایە ئەمە دەرگا کاتەوە بۆی زەوی ئەوە بکرێ فەرموون جوابمان بدەنە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە سەبارەت بە یاساکە لە مادەی 5 هەموارەکەی بەڕوونی هاتووە لە بڕگەی یەکەم کە لە هیچ بارێکە بۆ هیچ سەویەک لە 400 مەتر تێپەڕ ناکە و آخر مودای 800 مترا بمرجك 400 متری بە سعری حقیقی لە 180 سعری حقیقی هەمووشمان نەزانین باخ و vێلا لە هەرێمی کوردستان نییە 800 متر بێ هەمووی دوێنم و دوو دوێنم و سێ دوێنمە بۆیە ئەوەی لەم یاساهەیە آخر مەدای 400 مترە و 400 متری دووەم بە سعری بە 160 سعری حقیقی دەخەمڵێنێ. بەڕێزانن دامانی پەرلەمان ئێستا ئێمە لە بەردەمی دوو پێشنیاران پێشنیاری یەکەم ئێمە بەردەوام بین لە کاک عەلی بۆ یەک ڕەحسا ڕاکەم نەوتووە من کاک عەلی تۆ قەتعت کردم ڕاکەم نەگەیاندووە کاک عەلی حەمە ساڵح بەڕێزانن دامانی ڕاکەم نەگەیاندووە ئێمە سەبارەت بەم دۆخانەی کە ڕووەدا بۆ دواخستنی گفتوگۆکردن لەسەر یاسایەکی دیاری کراو لە بەردەمی دوو پێشنیاران پێشنیاری یەکەمەوەیە کە ئەمڕۆ گفتوگۆ بەردەوام بێ و هەر پێشنیارێکی ئەندامانی پەرلەمان هەیە لە مادە بە مادە بوترێ ئەوەی دووەم ئەوەیە کە تەجیل کرێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە گفتوگۆکردن لەسەر ئەم پێشنیازە یاسایە تەجیل کە با بفرێنێ دەست بەرزکاتەوە. وتان بیژمێر هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە تەجیل کرێ با دەست بەرزکاتەوە. بەڵێ 21 ئەندامی پەرلەمان لەگەڵ تەجیلە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەی گفتوگۆ بەردەوام بێ.
بەڵێ بەدەنگی 59 ئەندامی پەرلەمان گفتوگۆ بەردەوامە بێت یاڵا فەرموو تەواو دەستان نانێن فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستێنراوە کاک جەلال ئەوەی بەڕێزیان جا عیلاقی بەوە نییە فەرموو بەس دوو کەس کاک مەم کاک تۆری اسماعیل وەدەک کاک باش دکتۆرە نقطەی نظامی من لە دویف مادەی 58 و مادەی 6 خاڵە سێیە ئەوە چەند پرسیار مە ئاراستەی چەند جهێت جدا کرێن یە 2020 بەس دێوان پرسیارە بژن یە 2020 vegavami 2021 دا و هەیوا 5 سێ 2020 مە پرسیار بۆ ئەنجومەنی وەزیران فڕێکردی حتا vegavê cevab نهاتیە هەفتەی 5 2020 بۆ وەزارەتە ناوخۆیی مە هەنارتیە و جواب نهاتیە 23 8 20 ئەندامێکی پەرلەمان قسە بەو قانونە تاپۆ ناکرێ بەسە کاک ئارەوانیا بێ بەڵێ کاک عەلی بۆ یەک کەس بۆی هەیە یەک زەوی تاپۆکە ئەگەر پێشتر سوودمەند نەبوو بێ کاک عەلی گیانە بێ خانووی لەسەر بێ بە قوربان کاک عەلی بەسە تەواو بەسە بەڵێ تەنها خانوو تاپۆکرێ زەوی تاپۆ ناکرێ کاک عەلی تۆ یاساکە و نەخوێنێتەوە لێ بێت تا 2018 کردێتی بە خانوو جا چی بکەین ترەوە ئێمە بە ئێمە ناکرێ بەسە بۆ ئێوە دانەنیشتوین بەتەنیا بەڵێ فەرموو 14 2020 بۆ وەزارەتە شۆڕەوانی و گەشت و گوزاری حتا vegavê bersivama nehatiye 2 2020 بۆ وەزارەتە ئەوقافê حتا vegavê cevab nehatiye 21 2020 بۆ وەزارەتە دارایی حتا vegavê bersiv nehatiye ez pêşinyar dikem destê serokatiyê gel wezîra karûbarê perlemanî gel fraksiyona danîşin aliyetekê bidanin ev ne meqûl e yani salekê pisyar texîr bin vê aliyetek bête danandin û zor spas پێشنیارەکە دروستە بەڵێ کاکمە بەڕێز فەرموو قسە بکە فەرموو بەڕێزان وەڵڵه ئەمە پەرلەمانە بە نیزامە بە قانونە هاوڕێکی ئێوە قساکە ئەم عادەتە بەسە ڕەفیقێکتان احترامی بگرن قساکە فەرموو کاکمەم فەرموو بەڕێزم قسە بکە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان تکایە قسەیەکەین برادەران بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە مادەکانی نەکانی خۆتان دابنیشن هەر بەڕێزێک لە شوێنی خۆی دانیشێ پاڵپشت بە مادەکانی 43 و 44 و 45 و 46 مادەکانی 43 و 44 و 45 و 46 بە شێوازی جیاجیاغ باز لە پێگەێنانی لیژنەی تایبەتمەند دەکات بۆ بە دوواداچوونی پرسێک زیاد دوو لیژنە هەیە من ئەندامم لەو لیژنانە زیاد لە 2 ساڵە لیژنەیەک پێکێنراوە بۆ 20 ملیار دیناری پایتەختی ڕۆشنبیری پێشتریش لیژنەیەک پێکێنراوە بۆ 5 ملیۆن دۆلاری پایتەختی گەشتیاری لە هەولێر هەموو مەلەفەکانی ئەمانە لێشاویە کەم و کوڕیانتیایە و ئێمە راپۆرتمان بە وردی پێشکەش کردووە زیاد لە ساڵێکە لەناو وەزارەتی ڕۆشنبیریە نەتیجەی نەداوەتەوە بە ئێمە بە لیژنەکە ئەم پرسە چۆتە لای لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستانیش و ئیحالەی داواکاری گشتیش کراوە هەردوو کەیسەکە ئەبێ بزانین لیژنەی پەرلەمانی و لێکۆڵینەوە پێ ئەگەر جەدوای نییە و چارەسەر ناکرێ و وەزارەتێ بەگوێی پەرلەمان ناکایە بەگوێی لیژنەیەکی پەرلەمانی ناکات کەواتە ئەم لیژنانە چ جەدوایەکیانەیە بەهایان نییە داواکەم لە سەرۆکاتی پەرلەمان پێداگریکەن و حکوومەت بەڕێزەوە و بەهێندەوە تەماشای بڕیارەکانی لیژنەکانی لێکۆڵینەوە بکات ئەو پرسە دوو لیژنەی پەرلەمانیە لیژنەی ڕۆشنبیری و لیژنەی دەستپاکی لە پەرلەمان کە سەرۆکی لیژنەکەش لێرەیە بۆیە داواکەم ئەم کەیسانە بە تەواوەتی ئەوەی پەیوەندی بە داواکاری گشتیەوەیە دادگاوە ئەم مەسەلانە یەکلاکرێنەوە زۆر سپاس زۆر سپاس بەڵێ ئێمە متابعەیەوە دەکەین
کە ئیحالە کرابێ بۆ داواکاری گشتیە بێ ئەوان داوا بجوڵێنن نازان بۆ تا ئێستانیان کرۆ شیرین خان ئێستا وەرتان دەگرم بە ئێرەتەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان شیرین ئەمین لە ئاستی سنووری گەرمیان سەبارەت بە زیادە ڕەویکردن من و کاک ڕزگار و کاک مەلا ناسر وەکو سێ نوێنەری ئیدارەی گەرمیان بە دوواداچوونمان کردووە بە تایبەت لەسەر ئەو یاداشت بە یاداشت بۆ پەیوەندی بەم قانون و هەموارەوە لە کاتی هات قسە بکە تازە دەنگمان داوە بەڕێ سەرۆکی پەرلەمان تکایە دەنگمان پەیامەکان بگەێنم ئەزان دەنگە دیاوە بەڵام ڕوونکردنەوەی سەبارەت بەوە چاوەکەم دەنگمان داوە ئەوە نوقتەی نظامی نییە فەرموو ئەزانم نوقتەی نظامی نییە شیرین خان چاوی من نوبه خدای مازن و دلوان بر سروکا پارلمانی اما از دیف ماده 54 آخوم بابت مجی گریدای راستیب امنیت حریم کردستان و کیا دیار طبعا روزانه فروک جنگیت ولات ترکیه هرشت کنه سر گندو و دورت کردستانه پیجتا کو و پکک آخر او پیوندی بم مجلس ونیه اما هیچ نظامیه پیوندی سروکا پارلمانی یلجی خود آقون یلجی خود آقون به نقطه نظامی که مجالیات توزه کنترلی کم فرمو دکتر ریبوار براز درک بایکوته کم بیاداش بماندنی هر چی تان هیا قصه اعتیادی روزانه حدثی روزانه بلام امن مجلسه ناقانونی ما کردو رامان کرد فرمو دکتر پارلمانی استاد دو شوان بریندار بوینه بله فرمو کاکتو بنای خوای گەورە میرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان بە پێی مادە هەژدە خاڵی چوارەم جەنابەت دەسەڵاتی بەرزەفتکردنت هەیە ئەو جۆرە دانیشتنە بەو فەوزە هەر کەسێک لە شوێنی خۆی قسەکەی جەدوایەکی نیە ئەگەر جەنابەت بەرزەفتیەکەی ئەگینا بەڕاستی قاعەکە بەجێ بەڵێنیان دانیشتنەکە هەڵگرن بۆ ڕۆژێکی تر بەڵێ بەرزەفت دەبێ بەڵێ کاک مەم ئەسکەندەر برای سروکی پارلمان به پی ماده 54 فقره یکم برادران آماژه‌ام پیکرد که همو پارلمانتران گلاییتون لسر که دستالاتی خودتان به کار بینن به پی پیرو خودی پارلمانتره که تجاوز لسر پیرو دکاتن بله تکای اول کنترل بکه به پی ماده 66 فقره یکم برای سروکی پارلمان تکای یان پیرو که هموار بکرید یان او هاتنی وزیرکان تنظیم بکریدن خیلی لدر و دلیت او وزیرانه اونده به ایشن او وزیر برزانه روزانه لپارلمانن براستیش دبی یان ام پیرو رگ بخرید یان هاتنی وزیرکان رگ بخرید بو پارلمانی کردستان راست یکی لخال جوهری یکانی نیوان دستالاتی تشریعی و تنفیزی هماهنگیه بلام تا او رادایشنا بله اما کاک ما مستعملتوانی لشونی خود وقسنکی هاتنی وزیرکانی حکومت یاریمی کردستان بو پارلمانی کردستان جێبەجێکردنی واجبێکی قانونی خۆیانە ئێمە سوپاسیانەکەین و فەخر بەم خولەی پەرلەمانی کوردستانەوەکەین کە زۆرترین وەزیری بە بەراورد بە هەر چوار خولەکەی تری پەرلەمانی کوردستان هاتووە سپاسی و بەڕێزاناکەین کە هەر کاتێ داوایان لێکەین دێن بۆ پەرلەمانی کوردستان بەڕێزان با دەست بە مناقەشە بکەین بەڵێ فەرموون بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستێنراوی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 16/5/2021 کاتژمێر 8 ئێوارە کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بە مەبەستی پێداچوونەوە و داڕشتنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دەستور و یاساکار پێکراوەکان بە پێی حکومەکانی مادەی 85 بڕگەکانی یەکەم و سێم سەبارەت بە راپۆرتی لیژنەی شارەوانی و گواستنەوە گەیاندن و گەشت و گوزار تایبەت بە خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای هەمواری یەکەم یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بە خاوەنکردنی ئەو زەیانەی کە لە سنووری شارەوانەکان زیادەڕەویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستانی عێراق لیژنەی یاسایی ئەم داڕەشنەوەی خوارەوەی پێپەسەندە پێشنیازی یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بە خاوەنکردنی ئەو زەیانەی کە لە سنووری شارەوانیەکان زیادەڕەویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستانی داش عێراق مادەی یەکەم بڕگەکانی یەکەم و دووەم لە مادەی یەک بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێتەوە لەگەڵ زیادکردنی دوو خاڵ بە زنجیرەی دوو سێ بڕگەی یەکەم زیادە ڕۆکار بۆ مەبەستەکانی ئەم یاسایە ئەو کەسەیە کە بە زیادەڕۆیی هەڵساوە بە دروستکردنی خانوو یان تێی دانیشتەجێ یان میرات گیرە شەرعیەکانی یا ئەوانەی بە حکمی ئەو یاسا بۆ بەخێوکردنیان ڕاستپێراون دوو سوودمەند بۆ مەبەستەکانی ئەم یاسایە ئەو کەسە کە لە دوای ساڵی 1990 زەویان یان یەکەی نیشتەجێبوون و وەرگرتی بێت بە هەر هۆکارێک بێت جگە لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا سێم ئەو کەسانەی
چ سروشتی یا معنەوی کە لە چوارچێوەی پرۆژەکانی نیشتەجێبوون لەلایەن دەستەی وەبەرهێنان یان دامەزراوەیەکی تری حکومی مۆڵەتیان پێدراوە زیادەڕۆیان لە دەرەوەی سنووری ڕێ پێدراوەکە کردووە حکومەکانی ئەم یاسایە نایانگرێتەوە و زیادەڕۆکانیان بۆ بەخاوەن ناکرێت. دووەم، شارەوانیەکان بۆیان هەیە ئەم زیادە ڕۆکارەی کە پێش ڕێکەوتی سیانزەی 2018 خانووی نیشتەجێبوون بە زیادەڕۆیی دروست کردووە بکەنە خاوەن ئەو زەویەی خانۆکەی لەسەر دروست کراوە و مۆڵەتەکەی و مولکی دەوڵەتە، جا چ مولکی تەواو بێت یا مولکی ڕفتارکردنی لەسەر بێت وە بکەوێتە ناو سنووری شارەوانیەکان لە ناوچەکانی نیشتەجێبوون بێت بە پێی مەرج و حکومەکانی ئەم یاسایە. مادەی دوو بڕگەکانی سێیەم و چوارەمی مادەی دوی ئەم یاسایە یەک دەخرێت و بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێتەوە. سێم، پێویستە زێدە ڕۆکار داواکاریەکی نووسراو لە ماوەیەکدا کە لە یەک ساڵ لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە تێپەڕ نەکات پێشکەش بە سەرۆکی یەکەی کارگێڕی بکات بە مەبەستی بەخاوەنکردن. مادەی سێ، بڕگەکانی یەکەم و بڕگەی دووەم تەنیا خاڵی یەک و دوو و بڕگەی چوارەمی مادەی سێ ئەم یاسایە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێتەوە لەگەڵ زیادکردنی بڕگەیەک بە زنجیرەی پێنجەم بەم شێوەیە. بۆیە لێرە لاوەی بەردەست ئێوە لە بڕگەی دووەم تەنیا خاڵی یەکەم و دووەم هەموارەکرێ بۆی ئاگدار بن. بەم شێوەیە یەکەم، لیژنەیەکی باڵا بە سەرۆکایەتی پارێزگار یا سەرۆکی یەکەی کارگێڕەکان و ئەندامێتی لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و دارایی و ئابووری و کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاودات پێک دەهێنرێ بە بەستی تاوتێکردنی داواکاریەکان و دڵنیابوون لە هاتنەدی مەرجەکانی پێویست بۆ بە خاوەنکردن و لیژنە بۆی هەیە لیژنەیەکی لاوەکی لە شارەوانیەکان لە شارەوانی پەیوەندیدارەکان پێک بێن بۆ ئەنجامداری ڕێکارە تەکنیکیە پێویستەکان. دووەم، بەهای ئەو زەویانەی زێدەڕەویان لەسەر کراوە بۆ خانووی نیشتەجێبوون نرخەکانیان بەم شێوەیە دەخەمڵێنند. یەک، ئەگەر زەویە زیادەڕۆیی کرابوو لەسەری پێشتر لەلایەن شارەوانیەوە جیا کرابێتەوە نرخەکەی بە بڕێک دەخەمڵێنێت بە لە 130 تا 150 نرخی ڕاستەقینەی زەویەکە و زیادە ڕۆکاریش بە سوودمەند ئەژمار دەکرێت. دوو، ئەگەر زیادە ڕۆکار سوودمەند بوو بێت لە دەوڵەت لە کاتی بە خاوەنکردن ڕێژەی لە 100دا لە نرخی ڕاستەقینە دەخرێتە سەر نرخی ئاماژە پێکراواتە 100 بێتە 40-50 بێتە 60 لە خاڵی یەک. سێ، ئەگەر ئەو زەویەی زیادەڕۆیی کرابوو سەر پێشتر لەلایەن شارەوانیەوە جیا نەکرابێتەوە نرخەکەی بە بڕێک دەخەمڕێن لە 105 نرخی ڕاستەقینەی زەویەکە کەمتر نەبێت. چوار، هەر زیادە ڕۆکارێک خۆی نیشتەجێی خانوو زیادە ڕۆیەکە نەبوو و بەرامبەر یان بەبێ بەرامبەر کەسێکی تر تێدا نیشتەجێ بوو لە کاتی بە خاوەنکردندا ڕێژەی لە 100 نرخی ڕاستەقینە دەخرێتە سەر نرخی ئاماژە پێکراو خاڵەکانی 1 و 2 و 3. چوارەم، لیژنەی باڵا بۆی هەیە بە خاوەنکردن ڕەت بکاتەوە ئەگەر شوێنی خانووەکە سەرپێچی بوو بۆ ماستەر پلان یا بۆ نەخشەی کەرتی و زیادە ڕۆیەکەش لا دەبرێت لەسەر ئەرکی شارەوانی و زیادە ڕۆکار مافی ڕفتارکردن بە پاشماوەکانی دەبێت و شارەوانی پەیوەندیدار لە سنووری خۆی بە پارچە زەویەکی نیشتەجێ بوو کە ڕووبەری لە 200 مەتر زیاتر نەبێت بەبێ بەرامبەر قەرەوەی زیادە ڕۆکار دەکاتەوە. پێنجەم، هەر زیادە ڕۆکارێک بۆی هەیە تەنها یەک خانووی زیادە ڕۆیی بەناوە بکرێت. چوار، مادەی چوار، بەڕێزان لە لیژنەی دارایی ئەتوان بڕۆنە کۆبوونەوەکەتان فەرمونون. مۆڵەتن نەتوانن بڕۆنە کۆبوونەوەی خۆتان. مادەی چوار یاساکە بەم شێوەیە هەموار دەکرێت ئەگەر کەسی زیادە ڕۆکار پابند نەبێت بە پێدانی نرخی دیاری کراو یا خەمڵێنراو لە بڕگەی هاتوو لە مادەی دوی لێرە نووسراوە ئەم یاسایە لە بڕگەی دوی مادەی سێیانی لێرە مادەی سی بۆ ئیزافاکەن بە مەرجەکانی هاتوو لە مادەی دوی ئەم یاسایە نەگرێتەوە ئەوە مافی بە خاوەنکردنی نامێنێتەوە خانووەکە بەو زەویەی ئەوەی لەسەری دروستکراوە بە ناوی شارەوانی پەیوەندیدار تۆمار دەکرێت بە پێی یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت لە هەرێمی کوردستاندا عێراقی ژمارەیەکی ساڵی 2021 لە بەرامبەر فرۆشتنەکە بەهای دروستکراوەکە بەم شێوەیە شایستەی بە تێکدراوی مستحق القلعە دەدرێت بە خاوەنەکەی. مادەی 5 بڕگەی یەکەمی مادەی 5 یاساکە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێت یەک نابێت ڕووبەری ئەو زەویە بە خاوەن دەکرێت لە پارێزگاکان لە 300 مەتر. بەڕێزان کاکسەرکۆ فەرمون بڕۆنە کۆبوونەوەی خۆتان. یەکەم یەک نابێت ڕووبەری ئەو زەوی بە خاوەن دەکرێت لە پارێزگاکان لە 300 مەتر دووجار و لە قەزاکان لە 400 مەتر دووجار و لە ناحیەکان لە 500 مەتر دووجار تێپەڕ بکات.
و ئەگەر ڕوبەری زەویەکە زیاتر بوو لەو ڕوبەرەی کە لە خاڵی یەکی هاتووە نەتوانرا بەپی ڕێنمایەکانی نەخشەدانانی ئاوادانی وەکو زەوی سربەخۆ ژیا بکرێتەوە ئەوان نرخەکەی بە لە 160 نرخی ڕاستەقینە دەخەمرێت و بە ناوی زیادە ڕۆکار تۆمار دەکرێت بە مەرجێک لە هەموو حاڵەتێک لە پارێزگا و قەزا و نەحیەکان ڕوبەری گشتی زەویەکە لە 800 مەتر دووجار زیاتر نەبێت. مادەی شەش یاساکە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێت. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ ئەو ناوچانەی کە حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە نەخشە و دیزایانی ئامادەکراویان نییە لە ماوەیە کە لە 2 ساڵ لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایەوە تێپەڕ نەکات نەخشە و دیزاین و پێداویستی تەکنیکی ئامادە بکات. مادەی حەوتی یاساکە بەم شێوەیە هەموار دەکرێتەوە. داهاتە بەدەستهاتوەکان بەپی ئەم یاسایە بەم شێوەیە تەرخان دەکرێت. یەکەم ڕێژەی 70% بەدەستهاتوو دەگەڕێتەوە بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پێویستیەکانی دانانی نەخشە و دیزایانی ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە لەگەڵ هاندانی ئەو فەرمانبەرانەی کە بەشدارن لە ڕێکارەکانی جێبەجێکردنی ئەم یاسایە. دووەم ڕێژەی لە 30% داهاتی بەدەستهاتوو دەگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی هەرێم بەمبەستی ئاراستەکردن بۆ خزمەتگوزارە گشتیەکان بۆ ئەو ناوچانەی کە حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە. مادەی هەشت یاساکە بەم شێوەیە هەموار دەکرێتەوە ئەو خانوانەی کە لە سەردەمی ڕژێمی پێشووی ڕووخاو بەهۆی کاری سیاسی دوای ڕاپەڕینی ساڵی 1991 دروستکراونە یان شوێنەواری شوێنی خانوو ماوە بە پێی تەواوی حکومەکانی هاتوو لەم یاسایە مامەڵەیان لەگەڵ دەکرێت و نرخەکەشیان بە بڕێک دەخەمرێن کە لە 102 نرخی ڕاستەقینەی زەویەکە کەمتر نەبێت. مادەی نۆ کار بە هیچ دقێکی یاسایە بڕیارێک ناکرێت کە ناکۆک بێت لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە. مادەی دا پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 11 پێویستە لەسەر وزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ماوەیە کە 60 ڕۆژ تێپەڕ نەکات ڕێنمایی تایبەت بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان دەربکات. مادەی 12 ئەم یاسایە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێت. ئەم یاسایە دوای بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بۆ ماوەی 3 ساڵ لە ڕێکەوتی بڵاوبوونەوەی کاری پێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن بەمبەستی سوودمەندبوونی زیاتری هاوڵاتیانی کەم دەرامەت لە زەوی میری و دۆزینەوەی دەواازەی یاسایی بۆ چارەسەری زیادەڕۆیی ناچاری و بۆ ئەوەی یاسای ژمارەسەی ساڵی 2019 شیاوی جێبەجێکردن بێت ئەم یاسایە دەرچوێنرا. سوپاس. بەڵێ زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان. ئێستا دەست بە گفتوگۆکەین. فەرموون لە ناو نیشانەوە دەستێن. بەڵێ بیخێنێتەوە اینجا. بەڵێ مادەی یەکەم بخێنێتەوە اینجا بە ڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناونیشان پێشنیازە یاسای هەمواری یەکەمی ساڵ یاسای ژمارەسەی ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکان زێدەڕوویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان داش عێراق. بەڵێ هەر بەڕێزێک لەسەر ناونیشان قسەی هەیە. بەڵێ کاک شێخ زاهیر کەیتر. بەڵێ قسە لەسەر ناونیشان نییە؟ نووسراوێک کرا و لێژنەکان کە نابێ کۆبوونەوەی لێژنەکان لە کاتی زەلسەوی کەچی ئەمڕۆژ. بەڵێ ڕاستە بەڵام ئەوە لەبەرەوەی ئێمە ڕاستی یعنی ئێمە هەفتەی پێشوو تەلەفۆنیان بۆ ئێمە کردوتمان سێشەمە جەلسەمان نابێ ئەوان سێشەمیان دانابوو بەڵام حاڵەتەکە ئیجبار بووین سێشەم دایبنین لەبەرەوەی حکوومەت جوابی دابووە کە سێشەمە توانن وەزیرەکان بێن ئێمە ئیزنماندان کە چوار لەبەرەوەی ئەمەش ئەوڕۆ کۆبوونەوەمان هەبوو تاجیلمان کرد لۆ ڕاستە دروستە قسەکە تەواوە خەتای ئێمەیە بەڕاستی و بە دیاریکراوی بەندە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەکەم بەڵێ فەرموو کاکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا هەرچەندە من ئەندامی لیژنەی شارەوانیم لە هەموو گفتوگۆکان بەشداریم کرد بەڵام ڕەنگە هەندێک جار ئینسان تێبینی زیادی لە بۆ دروست بی. من لەگەڵ ئەوەی مەکە ناونیشانەکە بەو شێوەی بی پێشنیارەزا هەمواری یەکەم یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکان زێدەڕۆنەکە بۆ مەبەستی بۆ نیشتە جێبوون عنوانەکەی بلە بۆ سەکەندی. زۆر سپاس. بەڵێ تەواو مادەی یەک کە ئەڵێن کێ قسەی هەیە بێ نایی بنووسێ کە نایی نووسی اینجا قسە دەکا ڕۆینە سەر مادەی یەک. بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەک بڕگەکانی یەکەم و دووەم
لە مادەی یەک بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێنەوە لەگەڵ زیادکردنی 2 خاڵ بە زنجیرەی 2 و 3 بۆ بڕگەی یەکەم زێدەڕۆکار بۆ مەبەستەکانی ئەم یاسایە ئەو کەسەیە بە زێدەڕۆیی هەڵساوە بە دروستکردنی خانوو یان تێیدا نیشتەجێ یان میراتگرە شەرعیەکانی یان ئەوانەی بە حکمی یاسا بۆ بەخێوکردنیان ڕاست پێداون. 2 سودمەند بۆ مەبەستەکانی ئەم یاسایە و کەسەیە کە لە دوای ساڵی 1991 زەوی یان یەکەی نیشتەجێبوونی وەرگر پێ بە هەر هۆکارێک بێت جگە لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا. 3 ئەو کەسانەی چ سروشتی بن یان معنەوی کە لە چوارچەوەی پرۆژەکانی نیشتەجێبوون لەلایەن دەستەی وەبەرهێنان یان دامەزراوەیەش تری حکومی مۆڵەتیان پێدراوە و زێدەڕۆیان لە دەرەوەی سنووری ڕێگە پێدراو کردووە حکومەکانی ئەم یاسایە نانگرێتەوە و زێدەڕۆیەکانیان بۆ بەخاوەن ناکرێت. 2 شارەوانەکان بۆیان هەیە ئەو زێدەڕۆکارەی کە پێش ڕێکەوتی 13 2010 خانووی نیشتێجێبوونی بە زێدەڕۆیی دروست کردووە و بکەنە خاوەنی ئەو زەویەی خانووەکەی لەسەر دروست کراوە مڵکی دەوڵەتە جا چ مڵکی تەواو بێت یان مافی ڕەفتارکردنی لەسەر بێت بکەوێتە ناو سنووری شارەوانیەکان و لە ناوچەکانی نیشتێجێبوون بێت بە پێی مەرج و حکومەکانی ئەم یاسایە. بەڵێ هەر بەڕێزێک لەسەر مادەی یەک ئێوێ قسە بکە. ناوەکانە خوێنمەوە هەر کەسمان نەنووسی بوو بە پێمان بڵێن نەنووسراوە. کاک باپیر گوڵستان خان، کاک بەهمەن، کاک چیا، کاک حکمت، کاک شێخ زاهر، گوڵستان خان، ڕۆژان خان. بەڵێ لێرە جارێ لێرە کێمان نەنووسیوە؟ حەسیبە خان و کاک حاجی سەفینمان ئیزافە کردووە. کەسی تر هەیە؟ دکتۆر محێدین، کاک سیپان، مامۆستا بوبەکر، کاک عەلی حەمە ساڵح، کاک ڕزگار، کاک مەلا ناسر، کاک عوسمان سێدەری، شیرین ئەمین، کاک یاسین، کاک شاخەوان. کێمان نەنووسیوە؟ دکتۆر ئیسماعیل، کاک دیاری. کێمان نەنووسیوە لێرە ئەو ناوانەی خوێنمانەوە؟ کەس هەیە ویستبێتی قسە بکە و ناومان نەنووسی بێ؟ کاک باپیر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەی یەک بەرگەی دووەم باس لەوە دەکا کە شارەوانیەکان بۆیان هەیە ئەو زێدەڕۆکاریەی کە پێش ڕێکەوتی 13 2010 خانووی نیشتەجێبوونی زێدەڕۆی لێ دروستکراوە بکەنە خاوەنی ئەو زەویە. ئەگەر هاتوو دوای 13 یان لە ئێستادا شارەوانەکان وەکو من بیستومە لە زۆر شارەوانیەکانیش ئێستا ماستەرپلانی شار ماستەرپلانی نوێ دادنێن. ئایا دوای ئەو ماستەرپلانە چۆن ڕێگریەک بێت ڕێگریەکی لێ بکرێت کە ئەوانەی ئێستا لە دەروی ماستەرپلان خۆمان دەزانین ئەو باغ و باغاتەی دروستکراوە لە دەوروبەری شارەکانەوە کە ماستەرپلان دەکەی ئەوانە دەکەونە ناو شارەوانیەوە. ئەوە چۆن ڕێگری لێ دەکرێت نەیگرێتەوە چونکە ئەوە دەبێتە گەندەڵێکی زۆری تێدا دەکرێت بە هەدەردانی زەوی و فرسەتیش بۆ زۆر خەڵکی هەلپەرست دروست دەبێت کە بچن زێدەڕۆی بکەن یان زێدەڕۆیان کردووە لەسەر ئەرزی کوشتتوکاڵی ئەوە دەیگرێتەوە. ئەوە یەک لە مادەی 12دا کە ماوەی 3 ساڵی دانەوە لەو ماوەی 3 ساڵەدا ماستەرپلانی نوێ دێت قبول دەکرێت کاری لەسەر دەکرێت. ئایا ئەوە دەیگرێتەوە چ ڕێگریەک هەیە لەو مادەدا جێگەی بکەینەوە بۆ ئەوەی ماستەرپلانی نوێ نەیگرێتەوە ئەو ماستەرپلانی دوای 13 2010 نەیگرێتەوە. ئەوە تەنها تێبینیەکم بۆ بوو لەسەر بڕگەی دووەم. سپاس. دواتر جواب دەدەنەوە بێگومان. بەڵێ گوڵستان خان مایکت داخی کاک باپیر.
بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکەم بڕگەکان یەکەم و دووەم کە لە مادەی یەک بەم شێوەی خوارەوە نووسراوە هەموار دەکرێتەوە. وەڵامە بەسم گوڵستان باقیە ویستم ئێرە تەواو ببورێت خوا ببور. برای سروک پارلمانی گلستان هلی سبارت ماده یک خالا ایگل سر پناساز در کار بدیتن آمن پناسا کون باشتر بو چونکه او کسی زده روی دکتن خو او ارت نبیته ملکی بی تایبت اگر ملکی حکومت بیتن لمادم جبو هنده بیتن تدا بجیتن و تدا نیشتاجه بید دوید هنده یک آوا کر بیتن و کر بیته هیکل حتی بشه تدا نیشتاجه بیت لو ما بدویت و پناسه دا شرط نیشتاجه بونه تدا بیدم زور سپاس بله زور سپاس کاک بهمن فرمو برای سەرۆکی پەرلەمان لە مادەی یەک بڕگەی دووەم ڕاستی حاڵەتێک هەیە 13 دیاریکراوە 2018 هەندێک حاڵەتمان هەیە لە سنووری گەرمیان و هەندێک شارەکانی تریش ئەوە بزان بە گروپێکی هاتنە پەرلەمان ئەو هەم جەنابتیان بینی ئەم لیژنەی شارەوانی و هەم فراکسیۆنەکانیشان بینی هەندێک حاڵەت هەیە چەند مانگێک فەرقێتی یان مانگێک ینی حاڵەتی وا هەبوو بە ئێمە وتوتی 10 ڕۆژ فەرقێتی لەگەڵ ئەو تاریخە یعنی من پێشنیارەکەم ئەگەر ئەو تاریخە 3 مانگێک 4 مانگێک درێژکەینەوە هیچ لە مۆزوعەکە ناگۆرە بەڵام بەمەرجێک کە ئەبێ خانوو دروست کرابێ لەسەری ینی زەوی نەبێ هەیکەل نەبێ دیوار نەبێ بۆی خەڵک زیادەڕەوی زیاتر نەکا بەڵام ئەوانەی کە خانوون و منداڵی تیا دەژی خەڵکی فەقیری تیا دەژی حەق وایە 3 مانگێک 4 مانگێک ینی مەجال لە یاساکە مەجال بدرێت لەو پێشنیارەکەم کە تا 3 مانگیش طبیعی بێ کە بەناوی بکرێ و نەڕوخێنرێت چکە ئێستا ئەو حاڵەتانە لە گەرمیان و لە شارەکانی تریش تهدید کراون بەوەی کە دەبێت چۆڵیکەن دەڕوخێنرێەوە هەمووشی خاوەن منداڵ و خەڵکی هەژارن زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز گوڵستان خان فەرموون ئێستا ببوورە. وڵی حەزەکەمە قسەش نەکەم چکە پێویست ناکە فەرقی من و ئەو کچەی ترچی بوو نازانم فەرقی نییە بەڵام هەر گروپ 3 لێرە 2 لێرە ببوورە گوڵستان خان نازان بۆشت بە حساسێت وڵی حساسێت نییە دوفەرمون ئەوە زۆر ناخۆش بوو چکە من نیوەی شتەکەشم خوێند بۆ منە قەتا داوای لێبوردنە لێکم بوراویت سەبارەت بە مادەی یەکەم بڕگەکانی یەکەم و دووەم لە مادەی یەکەم کە نووسراوە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێتەوە پێم باشە بکرێت بەم شێوەی خوارەوە دەخوێنرێتەوە. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە مادەی یەکەم بڕگەی دووە من پێم باش بوو یەک نێکی بۆ زیاد بکرێتەوەوانە ئەو زەویانەی کە لە ئەنجامی ماستەر پلان یاخود نەخشەی بنەڕەتیدا بوون بە تجاری ئەو جۆرە ئەو حەلە نەکراوە لەم بابڵین هەموارەیە کە بەداخەوە ئەمە ئەبێ بە کێشە لە نەتیجە ئاجاری وایە کەسێکی زێدەڕۆکار ینی زێدەڕۆی کردووە خانووی دروست کردووە بەڵام لە ئەنجامی نەخشەدانانە لە دوای زێڕۆکە بووە بە زەوێشی تجاریە بۆتە خانووشی تجاری چارەسەر بۆ ئەمە نەدۆزراوەتەوە بۆیە من داواکەم کە ئەمە حلێکی بۆ بکرێت و ئەوانە کە لە ڕاستیدا ئەو خانوانە بەگشتی کە دەبنە تجاری چارەسەری بۆ نەکراوە لێرە کە ئەوە بەداخەوە بە هەڵپەسێراوی دەمێنێتەوانە و جارێکی تر دەبێتە هۆی ئەوەی کە دەبێت ئەم یاسایە هەموار بکرێتەوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک عوسمان. کاک مەلا ناسر. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی یەک بڕگەی دووەم شارەوانیەکان بۆیان هەیە ئەو زێدەڕێوەکارانەی کە پێش ڕێکەوتی 13/2008 خانووی نیشتەجێبوونیان دروست کردووە بکەنە خاوەنی ئەو زەوەی کە خانووەکەی لەسەر دروستکاوە مولکی دەوڵەتە لە سنووری شارەوانیەکان. بۆیە من لێرە داوا ئەکەم وەکو ئەوەی کە ئێمە ئاگادارین بە تایبەتی لە سنووری گەرمیان هەموو خەڵکی فەقیر و هەژار لە دوای ئەوەی لە 91 و ئاوارە بوون و لەو سنوورانن خانوەکانیان دروست کردووە هەندێکشیان هەتاوەکو ساڵی 2019 دروستیان کردووە ئەو بەروارە بگۆڕین بۆ بەرواری هەتاوەکو بەرواری 31 دوانزەی 2020 و پشگیری لە قسەکانی کاک بەهمەن و برادرانی تریشەکەم ئێستا پشتیوانی تریشی زۆرە زۆر سپاسانەکەم. بەڵێ زۆر سپاس. دکتۆر محەدین. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر بڕگەی 3
قسە دەکەم کە باس لە کەسی سروشتی و معنەوی دەکا ئەوانەی کە لەلایەن دەستوی برهێن زێدەڕۆیان کراوەتە سەر زەویەکانیان بەناو ناکرێت پرسیارەکەی من ئەوەیە ئەو زەویانە لیان وەردەگیرێتەوە یان ئەگەر خانووی کردیان بینایەت لەسەر کردووە بە سعری هەڵکەندن دەدرێتەوە بە کابرا و زەویەکە بۆ حکوومەت دەگرێتەوە پێم باشە لێرە ئەو بابەتە بەڕاستی یعنی چارەسەرێکیان دەرچێکی بۆ بدۆتینەوە چکە حکوومەت نا ئەو وەختە دەتوانێت بیڕوخێنێ بۆیە پێویستە بە یاسا ئەو بابەتە ڕێگوێرێ خاڵی دووەم ئەوەیە کە برگەی دووەمی شارەوەکان بۆیان هەیە یعنی دەتوانی هەم بۆیان بکە هەم دەتوانی بۆیان نەکە بۆیە ئەو بۆیان هەیە پێم وایە لا بدرێ باشترە و پێشنیاری ئەومان کردێمە لەزنەی شارەوانی کاتی خۆی بۆ ئەوەی جارێکی تریشنەیە یاساکە هەموارکەینەوە و حکوومەتیش لە کۆڵ ئەو هەموو بینە و بەردەی بکەینەوە ئەم پێشنیاری ئەومان کردووە لە لێژنەی شارەوانیەکان تا سیویەکی دوانزەی 2020 کۆتایی بە زیادەڕۆی بێنین بۆ ئەوەی ئەو کێشانە یەکلای بیتەوە و دووبار لەسەر ئەو بابەتانە دانیشتن زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بەس لە ناو مادەکانی ترا دکتۆر عیلاجی ئەوە کراوە ئەگەر یەکێک مەرجەکانی تیانە بوو خانووەکەی چی لێکرێ بەڵێ 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 کاک سیپان بەڕێز سەرۆکە پەرلەمانی بەشێش گوتنێت من لای دکتۆر محەدین و هاتن گوتن لێ یاکۆمت بێت ئاماژە پێ بدەم لە مادێ ئێکێ دوام کو ئەو بەروەرە کو هاتیەدانا 13/2018 دی کۆمبوونا لیژنەیەدا کومەل سەر ئیمزا کری مە داخواست کرد بکو سویەکی 12/2020 بیت دوماهی کووادا چونکی پشتی vê wadeyê تجاوزات هاتنێکن کو خەلکێکی هەژار و دەستکرد بە هەر شێوەیەکی تجاوز دا خانوویەکی نایلونی دروست کردە و خەلک تێدا نیشتە جێبووە ڕاستە پشتبەستنا بێ لەسەر پشتبەستنە یاسا ژمارە ساڵە 2018 کو یاسا ڕێگیریکردن لە زێدەڕووی و لەسەر لادانە سەرزەوی و زارن مولکی دەولەتێ لێ پیشنیار دیکەم وەکو چال لیژنەیە شارەوانی دەمە پیشنیارکی نزانم بچ بیانە ئەبروکە لیژنە یاسایە چەندە لادایە لەوڕە داخواست دیکەم وەکی خۆ بمینیتن کو سویەکی 12/2020 زۆر سپاس پشتیوانیا گوتنێن دکتۆر محەدینیشی دکەم بەڵێ زۆر سپاس کاکچیا بەڕێز سەرۆکە پەرلەمانی چیا حەمید شەریف سەرۆکە پەرلەمانی من دوو تێبینی هەبوون تێبینە یەکەم مادە یەکێ بەژێتە زێدەڕەوەکان بە مەستی ئەم یاسایا و کەسەیە بە زێدەڕەوی هەڵسەوە بە دروستکردنی خانوو یان تێدا نیشتەجەیە مەسەن gelek kes تێدا نەنیشتەجەنە یان پارچە زەویە کە هاتە سیمکردن مەسەن تەنها بوو مەبەستی خانوونینە یان مەسەن پارچە زەوێک 300 مترە هیچ بینایەک هیچ هەیکەلێک هیچ ئەساسێک تێدا نەهاتە بکەن تەنها هاتیە سیمکردن ئەس بێژم پێتیڤە چارەسەریاوی جبێتەکردنێ هەروەسا مادە پشتی هینگێ بێژتن یعنی gelvê madêda madeka piştî wê têtin bijit bu ew kesaneyî ke têda niştecî nebûne meselan ev dijatiya wê madêkir çunkî xudan xwaxa ne navdaye bez daye kesekê dî ew made dijî vê madeye mada piştî vê têtin her wisa mada duê bijit sûdmend bû mebestekanî em yasa ew keseye ew kesaneye ew keseye tenha yek kese bes ew kesane bit yani bêtivî ev keseye bête guharîn zor spas زۆر سپاس کاک حکمت بەرێ سەرۆکە پەرلەمانی سەبارەت مادەیەک برگا دوێ یا دیار کری و ئەو کەسێت پشتی ساڵان ئۆتۆئێکی سۆدمەند بووین بلی وان کەساوێت و پڕێکا زیادکردنێ سۆدمەند ناینە حسابکردنێ بەس الڤێرێ بەحسێ قەرەبۆیە نەکردە یعنی مەسەلەن gelek کەسێت هەی زەویێت وەرگرتی نپڕێکا قەرەبۆیە حەزکەم و ئەوێک و قەرەبۆژی وەرگرتی نایێتە حسابکردن وەکی سۆدمەند و پشتگیریە قسەکانی مامۆستا بە هەمان دەکەم و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک شێخ زاهیر بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی یەک خاڵی یەکەم زێدەڕۆکار بۆ مەبەستەکانی ئەم یاسایە ئەو کەسەیە بە زێدەڕۆی هەڵساوە بە دروستکردنی خانوویان تێدا نیشتەجێیە یا میراتگرە شەرعەکان یان ئەوانە حکمی یاسا بۆ بەخێوکردنیان ڕاستپێدراون لێرە پرسیاری من ئەوەیە یان تێدا نیشتەجێیە مەبەستی چییە ئایا ئەگەر مەبەست زێدەڕۆکارە ئەوە بکرێتەوە تێدا نیشتەجێیە ئەگەر مەبەستیش ئەوەیە کە زێدەڕۆکار خانوویی دروست کردووە پاشان بەکرێداوە کابرای کرێتی لۆ بە زێدەڕۆکار حساب بکرێت و ئەو پرسیارم لە لێژنەی تایبەتمەندە وەڵام بدەنەوە خاڵی دوو بەڕێز سەرۆکی پەرلەمان سوودمەند بۆ مەبەستەکانی ئەم یاسایە ئەو کەسەیە کە لە دوای ساڵی 91
زەوی یان یەکەی نیشتەجێبوونی وەرگرت بێت بە هەر هۆکارێک بێت جگە لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا لێرە پێشنهار دەکەم بکرێتە زەوی نیشتەجێبوون زەوی نیشتەجێبوون چکە خەڵکی کە هەیە زەوی وەرگرتێ بە نمونە مساتەحای وەرگرتیا ئایا مساتەحە لەو بە سوودمەند حساب بکرێتە زەوی نیشتەجێبوون خاڵی سێ ئەو کەسانەی سروشتی بن یان معنەوی بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر کەسێکی سروشتی یان معنەوی ئەو کەسانە لا بدرێت ولا لە دێڕی کۆتایی هاتووە ئەو زەویانیان لەسەر تاپۆ ناکرێت ئایا چارەسەری ئەم بابەتە چیە بە چ شێوەیەک دەبی خاڵێکی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان دووەم ڕێکەوتێک دیاریکرایە کە 2010 ئەوە لەو ماوەیە تا ئێستا نزیکەی 3 ساڵە ئەو یاسایەکە لە ئاساسدا دەرچووە بۆ چارەسەرکردنی واقعەیەک کە زیادەڕۆییە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لەو تاریخەشە تا ئێستا ژمارەیەکی یەکجار زۆری زیادەڕۆیی دروست کراوە بۆیە ناکرێ بەڕاستی ئەمە لەلایەک بابەتێک چارەسەرکردن و لایەکەش بابەتێک کە بە معەلەقی بێرینەوە بۆیە پێشنهار دەکەم تا ڕۆژی دەرچوونی ئەم یاسایە زێدەڕۆییەکان بەناو بکرێن و لە پاش ئەوە یاسای ژمارە 3 ساڵی 2010 زۆر بەتوندی لەسەر زێدەڕۆکار جێبەجێ بکرێت و زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک علی حەمە ساڵح. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارەکەی من ئەوەیە بۆ ئەوەی بابەتەکە بەکراوەی نەمێنێتەوە خەڵکی نامستەحق ئستقلالی ئەم یاسا بکا بۆ بەرژەوەندی خۆی لە خاڵ یەکەم کە باسی زیادەڕۆکارەکەین بڵێن زیادەڕۆکار بە هاوپێچێ دیاریکەین کە کێیە با ئاسایی ئەو شوێنانەی کەلار کە 100 خێزانن سکاڵیان کردووە 50 لە دەربەنی خان کردوویەتی 20 لە ئاکرێ کردوویەتی تهدید بکرێ بە ئەمانە هەمووی تاپۆکرێ بەم شێوە کراوەیە بهێڵڕێتەوە دڵنیا بە زۆر خراپ ئەم قانونە ئستقلالەکرێت و دوو هەندی حاڵەکی تر یعنی ئێستا مەسەن بۆ نمونە ئەگەر کەسێک لە 100 مەتری لە سموت کردبێ شمولی ناکە بەڵام کەسێک لە 12/2010 لە سنتەری سلێمانیە هەولێر 800 مەتری کردبێت شمولیەکە ئێمە نادادی دروستەکە بۆیە من پێشنیارەکەم بۆ ئەوەی فەقیرەکان ئەم یاسایە من دڵنیا ببمەوە بۆ فەقیرە ئێستا هەمومان نەزانین چێ و کوێ تەڵەبیان کردووە خەڵکی چ مەنتیقەیە تەڵەبیان کردووە تهدیدی مەناطقەکان بکەین ئەم 100 شوێنەی گەرمیان ئەم 50 دەربەنی خان ئەم 20 شوێنەی زاخۆ ئەمانە با تاپۆکرێن بۆ مانگێک و دوو مانگیش تهدید نەکرێن بەڵام بەمە بەڕاستی نادادیەکی دیکە دروستەکە هیوادارم پێشنیارەکەم بە نەزەر ئێعتیبار وەرگیرە. بەڵێ زۆر سپاس کاگالی. شیرین خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پرسی زیادەڕەویکردن ڕەنگە پرسێک بێ هەموو شار و ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە بەداخەوە لە هەموو بوارێکە لە هەموو بارێکدا نابێت پەرلەمانی کوردستان پشتگیری زیادەڕەوی بکات بەڵام دەرئەنجامی ئەوەی لە ساڵی 2005 یا لە دوای ساڵی 2005ەوە پرسی دابەشکردنی زەوی ڕاگیراوە و کۆمپانیەکانی بواری وەبەرهێنان نەیتوانیوە ببێتە ڕێکارێک بۆ ئەوەی کەسانی هەژار و نەدار سوودمەند بن بەهۆی نرخی باڵا لە خان و شوقەکاندا ئەمە ڕێکارێک بۆ ئەوەی کە پرسی زیادەڕەویکردن تەشەنە بکات لە پاڵ ئەمەدا دەیەها بەرپرسی کا بە دەیەها جۆری زەوی نایاب و استراتیژی لە شوێنە گشتیەکان لە شار و شارۆچکەکان داگیر دەکەن و کەس ڕوبەڕوویان نابێتەوە من بۆ خۆم لە ئاستی سنووری گەرمیانە بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2018 یاسای ڕێگریکردن لە زیادەڕەویکردن ناوی چەند بەرپرسێکم داوە بە داواکاری گشتی کە وەکو پەرلەمانتارێک ئەمە ئەرکی منە بەڵام بەداخەوە ئەو بەرپرسانە هەڕەشەی کوشتن و هەڕەشەی خێزانیان لە ئێمە کردووە لە پاڵ ئەمەدا هەر بە دوواداچوونم بۆ ئەو ماڵانە کردووە کە هەژارن ئەوە دوو شاهدە لە نێو ئەم قاعی پەرلەمانە کە کاک ڕزگار و کاک مەلا ناسرن ماڵی وا هەبووە کەمتر ڕەنگە لە 100 متری داگیر کرد بێت تەنها خانووەکەی تەنها بلۆک بۆ سەقفەکەشی تەنها چینکۆ بووە بەڵام دادگا هەستاوە ئەمەی دەستگیر کردووە 70 ڕۆژ لە زیندان بووە و بەپی یاسای ژمارە 3 ساڵی 2018 مامەڵەی لەگەڵا کراوە غەرامە کراوە خراوەتە زیندانەوە خانووەکەی پێڕووخاوە بۆ بەرپرسەکە کە کاتێک چوونەتە داواکاری گشتی کاتە سەردانی دادگامان کردووە کاتێک لەگەڵ یەکە ئیدارەکان و ئیدارەی گەرمیان کۆبووینەتەوە تاکە بەرپرسێک نەبووە کە بزنس بە زەویەوە ئەکات لە سنووری ئیدارەی گەرمیان و ئەکیدیشم لە شارەکانی کەشامە بوونی هەیە نەدراوەتە دادگا
بۆیە بۆ معالەجەکردنی ئەم پرسە ئەکرێت ئێمە زۆر بەرپرسیارەتەوە مامەڵی لەگەڵا بکەین لە پاڵ ئەوەی 4 کەسی هەژار سوودمەند ئەبێ دەیەها بەرپرسی کە زەویە نایەبەکانی شارەکانی ئێمە پێشنیاری من ئەوەیە بۆ بەرگەی یەکەم بەڵێ پشگیری لە قسەکانی کاک عەلی ئەەکەم ئەکرێت شارەوانەکانی هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان تەحدیدی ئەو ماڵە هەژارانە بکەن کە لە دەرئەنجامی نادادی و هەژاریدا دەستیان بۆ سەر مڵک و ماڵی دەوڵەت بردووە بەڵام لە پاڵ ئەمەدا با 1 مەتر بۆ بەرپرسێک نەبێت بۆ بڕگەی دووهام پشگیری لە قسەکانی کاک بەهمەن و کاک مەلا ناسر دەکەم بۆ ئەوەی ئەو ماوەیە ئەگەر بۆ 3 مانگیش بێت درێژ بکرێتەوە بۆ ئەوی کەسانی هەژار بتوانن سوودمەند بن زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. مامۆستا ئەبوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من سێ تێبینیم هەیە مادەی یەکەم زێدەڕۆکار بۆ مەبەستەکانی ئەم یاسایە کە سیاغەیە ئەو کەسەیە بە زێدەڕێی هەڵساوە بە دروستکردنی خانوو کە خۆی تێدا نیشتەجێیە یان میراتگرە شەرعیەکانی یان ئەوانەی بە حکمی یاسا وەسی ئەوانیانی ینی ئەو کە خۆی تێدا نیشتەجێیە. خاڵی دووەم سوودمەند بۆ ینی تەنها لە دوای 91ەوە سوودمەند بێ بە هەزاران هاوڵاتی هەن لە سەردەمی ڕێژیمی پێشوودا یەکەی نیشتەجێبوونیان وەرگرتو و زەویشیان وەرگرتووە بۆ ئەوانە بەڵێ ینی خانوەکانی بۆ نمونە معمەلی جگەرەکەیان وەرگرتووە معمەلی شەکریان وەرگرتووە معمەلی چیمەنتۆی سەرچناریان بۆ نمونە لە سلێمانی ئەڵم یعنی ئەمانە بۆ بە سوودمەند حسێب نەکرێن کە دوو جار ئەو کاتە ئەگەر تۆ خستە دوای 91ەوە ساڵی 91ەوە دوو جار سوودمەند دەبێت لەبەرەوە بەڕای من گرنگ ئەوەیە سوودمەند بوو بێت لە زەوی نیشتەجێبوون یانیەکەی نیشتەجێبوون لەبەر هەر هۆکارێک بێت لەبەرەوە تەحدیدکردنی کات لە دوای 91ەوە بەڕای من ئیجحافە لە ڕاستیە. خاڵی سێم ئامانج و فەلسەفەی ئەم یاسایە و ئەم هەموارەش وەکو خۆتان وتوتان لە هۆکارەکانی دەرچواندن سوودمەندبوونی هاوڵاتیانی کەم دەرامەتە لە زەوی میری لەبەرەوە بۆیە دەبێت لە ڕاستیە لە خاڵی دۆما زێدەڕۆکار تحقیق بکەین کە ئەو کەسە بەڕاستی کەم دەرامەتە و هەژارە کە پێم وایەوە بەشێکی توانین لە مادی دۆما جێگەی بکەینەوە گرنگە ئەوە بیسەلمێنێ کە هەژار و کەم دەرامەتە بۆیە ئەم خانووی بەناوە دەکرێت. زۆر سپاس. زۆر سپاس مامۆستا ئەبوبەکر. کاک دیاری. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوایەوەی کە پشگیری قسەکانی هەرێک لە بەڕێزان دکتۆر محەدین کە عوسمان سێدەری کە عەلی حەمەد ساڵح حەکەم ئەوەی کە گرنگە کاک لوقمان ئەوە جیایە ئەوەی کە ئەو توێتی پشتیوانی ئەو ڕاشەکەم و پشتیوانی ئەو ڕاشەکەم باشە بەڕوسەت ئەخر ناوە پەیوەندی بێوە نییە بەڕێزە لەو بەشەی کە کاک عەلی حەمەد ساڵح ئەڵێ با بە لیستێک تەحدید کرێ پشتیوانی کاک عەلی حەمەد ساڵحەکە وەنیە؟ لەو بەشەی تری کاڵێ مودەکە درێژ کرێتەوە پشتیوانی کاک عوسمان نەبوو بۆیە ئەمان لیان تێکچۆ کاک مەلا ناسر و کاک بەهمەن و شیرین خام. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە تەواوەتی پشتیوانی ئەو قسەی کاک دکتۆر محەدینم ینی بە تایبەتەوەی کە بۆ بەرهێنانە پرسیارەکەی فەلسەفەی ئەم شتاوەی ئایا ڕێگە ئەدات بە تەجاوز بۆ نمونە ئەم شوێنە بە تەجاوزی دروست کراوە زیادەڕۆیی کردووە ئێ باشە گەرم یاسایە شمولی ناکات یان ئەگەر ناڕوخێنرێت یان ئەگەر لی ناسەندرێتەوە یان ئەگەر پێی نافرۆشرێت ئەمە جۆرێک لە شەرعێدان نییە بۆمانەوەی ئەمە و بەردەوامبوونی ئەمە یەکەم دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان و بابەتی کە خاتو شیرین باسی کرد یعنی باوەڕ بکە بەو چاوانی خۆم بینیمە چووم کابرایەکی اختیاری ڕیشسپی باوەڕ کە تەمەنی سەر و 6 ساڵ بۆ لەسەرەوەی کەپرێکی بە تەجاوز دروست کردووە خوا شایدە ینی من ئەم بنەسی گوێم لێ بۆ خۆم چوومە تێبینیمە لە مەیدانی ئاژەڵەکان لەگەڵ ڕێزمە گیراوە چەند مانگ لە سجنا بۆ دوایی وتیانە قەیناکە تۆ بەرەدەین کوڕەکەیان گرتووە لەسەرەوەی کەپرێکی دروست کردووە بەڵام ڕۆژانە ئێمە هەمومان دەیبینین ئەوەی کە دەسەڵاتدارە ئەوەی کە خەڵکی لە پشتەوەیە یعنی ئەگەر لەگەڵ سەرۆکی شارەوانیەکان و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسە بکەی ئەو کاتە دەزانیت کە بەرپرس بەهێزەوە قواتە نێرێتە شوێن زەوی داگیرەکات ئەمە بۆ هەموو هەرێمی کوردستان بۆ هەولێر بۆ دهۆک بۆ سێمێڵ بۆ سلێمانی ڕاستە فەلسەفەیەم بابەتاوەیە چۆن وا بکەین ئەم یاسایە بۆ هەردووکی خەڵک گیراوە چۆڵە کاکە من ئەم خانوو کە دروستم کردو لە سەردەمی ڕژێمی پێشوا دروستم کردووە من ئەمە بە دادگاکانی شمتۆ سەرکی دادگاکانی شمتۆ حاکمەکە وتوێتی بیر ڕوخێنە ئەنجا بەرتەدەم خەڵگەی 6 مانگە لە سجنە بۆ نمونە کە خانووەکەی چەند ساڵە
سەردەمی پێش و دروستی کردووە لێرە گرنگەکەەوەی من بێ باسیەوە بکەم یەکەم چۆن وا بکەین ئەم عدالەتە دروست بێت کە بۆ هەمووی وەکو یەک بێت دووەم ئەو بابەتی بۆ خەڵک زیادەڕەویە کات یعنی یەکێک لەو شتانە بۆ نمونە دابەژنەکردنی زەوی یعنی ئێمە چەند فەرمانبەر چەند کە سوکاری شەی چەند کەسی دیکەمان هەیە چەند ساڵە ئەو هەموو زەویە بۆ ئیفراز دەکرێت دابەشەکرێت بۆ وەبەرهێنان بۆ شتەکانی دیکە بۆ فەرمانبەر بۆ خەڵکی کەم دەرامەت بۆ کە سوکاری سەربەرزی شەیدان ئیفراز ناکرێیان دابەژ ناکرێت یەک خاڵی دیکە کە گرنگە زۆر پشتیوانی قسەی کاکسیپان و برادرانەکەمەوەی کە تا سیوەکی دوانزەی 2020 بێت بەڕێ سەرۆکی پەرلەمان بمانێ و نەمانێ حەقیقەتە واقعەکە کە ئێستا تێیداین بەڕاستی ئەم شتە بە جۆرە لە جۆرەکان یاسای لێبوردن لەگەڵ یاسای زیادە ڕۆکار جۆرێک لە عورفی وەرگرتو خەڵکەڵێ ئەیکەم و دوایی حکومت لەولاوە پەرلەمان یاسایەکەم بۆ دەرەکات ئێسێمە لەگەڵ واقعەکەین بەڕاستی هەتا ئێستش دروستەکرێت و دروست کراوە بە تایبەت من بۆ خەڵکە کەم دەرامەت و هەژارەکە ئاڵێم ئێمە وای لێ بکەین تاو دەقێ بەڵام گرنگە بە نەسێک بە دێڕێکەوە بکەین ئەبێت یاسایەکمان هەیە بە ئێمە وا بکەین جارێکی دیگە خەڵک پەنا نەباتە بەرەوە نەوێرێت یاساکەمان ئەوەندە قورس بێ بە جۆرێ ڕێکخراو بێ بە جۆرە منەظەم بێت خەڵک کە زیادەڕۆ نەکات زیادەڕۆ نەکاتە سەرموڵکی میری سەرموڵکی گشتی ئەمە گرنگە ئێمە چارەسەری بکەین زۆر سپاس بەڕێزان ئەم یاسایە یاسایەکی تەکمیلیە بۆ یاسای ژمارە 3 ساڵی 2018 لەوێ منعی تەجاوزی بە سەریحی تایە سجنی تایە غەرامەی تایە دواتر قرار بوو هەر لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان ئەم یاسایە دەربچێوە وەزارەتی شارەوانی خۆیان پرۆژە یاسایەک بنێرن بۆ تەکمیلەکردنی ئەوە بۆ تەنزیمکردنی ئەوەی کە ئەمری واقعە و کە وجودی هەیە و بۆی ئەو مدانشدانراون بۆی هەر کەسێک لە دوای دەرچوونی و قانونەوە تەجاوزی کردووە لە ڕاستیان نەیگرێتەوە بەڵام دوجارەوە پەرلەمانە خۆی بڕیارەدا کاک حاجی سەفین بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی یەکەم و دووەم پشتگیری قسەکانی شێخ زایر دەکەم لە بڕگەی دووەمیش پێم باشە دەرێ شارەوانیەکان بۆیان هەیە ئەو زێدەڕۆکاریان پێش ڕێککەوتی سێزدەی سێ 2010 حکمت چیە سێزدەی سێ ئەدی ئەوانەی لە پاشی سێزدەی سێ 2010 2019 و 20 ئەوانە یعنی تەزاوزیان کرایتە سەری ئەوان مەسیریان چ دەبی ئەمن پێم باشە ئەو کاتە دیاری نەکرێ وەختەکە دیار نەکرێ لێژنەی تایبەتێ لە ناحیە و پارێزگا ئەو لێژنەیە دەسەڵاتی بدرێتێ ئەوانەی مستحقن بۆیان ئەو تاپۆ بکرێتن ئەوەی مستحقی ژنینە ئەوەی نەکرێ پشتگیری قسەکانی کاک عەلی عەمەساڵ و برادران دەکەم لەو بڕگەیەوە زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس حەسیبە خان ڕۆژان ببوورە لە شوێنەکەی خۆتان نەمبینیت بۆیە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی یەکەم من چەند ڕاستکردنەوەیەک و لە هەمان کاتیش چەند تێبینیەکم هەیە لەسەری لە مادەی یەکەم بڕگەی یەکەم باز لە زێدەڕۆکار هاتیە زێدەڕۆکار جەمعە بەڵام لە پێناسەکەی تایبەت بە کەسی کردووە بۆیە پێویستە یان بکرێت بە کەسی زێدەڕۆکار یان پێناسەکەی بگۆدرێت بەم شێوەیە زێدەڕۆکار بۆ مەبەستەکانی ئەم یاسایە ئەو کەسانن بە زێدەڕۆیی هەڵساون بە دروستکردنی خانوو جا چ تێیدا نیشتە جێن یان بەکرێیان داوە یان میراتگرە شەرعیەکان یان ئەوانەی بە پێی حکومەکانی ئەم یاسا بۆ بەخێوکردنیان ڕاست پێراون چونکە بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆیە پێشنیاری زیادکردنی و شەی بەکرێتدانەدەم ئێمە ئەزانین زۆر جار حاڵەتی وا هەیە یعنی کەسان ئەوانەی زێدەڕۆیی ئەکەن زیاتر دەست بەسەر پارچە زەویەکاندا ئەگرن بۆ سوودمەندبوون بە شێوازێکی تر بۆیە بەکرێدانەکەش لە ناویدا زیاد بکرێ باشە بێ و لە خاڵی دووەم سوودمەند بکرێت بە سوودمەند بووان بۆ مەبەستەکانی ئەم یاسای ئیجاب ناکەتن خۆی ئەو یاسایە کە دانرا و پێناسەکە تایبەتمەندی خۆی دیارە بۆیە بەم شێوەیە لێ بکرێت سوودمەند بووان ئەو کەسانن کە لە دوای ساڵی 1991 زەوییان یەکەی نیشتە جێبوونیان وەرگرت بێت بە هەر هۆکارێک جگەل لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا مەبەست لە زیادکردنی ئاشکرا لێرەدا چییە؟ خاڵی سێەم
ئەو کەسانەی چ سروشتی بنیان معنەوی بەم شێوەیە لێ بکرێت کەسانی سروشتیان معنەوی کە لە چوارچێوەی پرۆژەکانی نیشتەجێبوون لەلایەن دەستەی وەبەرهێنان یان دامەزراوەیەکی تری حکومی مۆڵەتیان پێدراوە و زێدەڕۆییان لە دەرەوەی سنووری ڕێپێدراو کردووە حکومەکانی ئەم یاسایە نەیانگرێتەوە و زێدەڕۆیەکانیان بۆ بەخاوەن ناکرێت. وە لە بڕگەی دووەمیشدا پشتەوانی کاک بەهمەنەکەم بە زیادکردنی یەک بڕگەیتر وەکو وە بیرهێنانەوەیەک لە ناوی شارەوانیەکان بۆیان هەیە ئەو زێدەڕۆکاریەی پێش ڕێکەوتی سێنزەی سێی 2018 خانووی نیشتەجێبوونی زێدەڕۆیی دروست کردووە بکەن بە خاوەنی ئەو زەویەی خانووەکەی لەسەر دروست کراوەنە کە لەسەری دروست کردووە و مولکی دەوڵەتە جا چ مولکی تەواو بێت یان مافی ڕەفتارکردنی لەسەر بێت و بە مەرجێ پێشتر سوودمەند نەبوو بێت و بکەوێتە ناو سنووری شارەوانیەکان لە ناوچەکانی نیشتەجێبوون بێت بە پێی مەرج و حکومەکانی ئەم یاسایە و هەروەها پشتەوانی کاک شێخ زاهریش ئەەکەم و سوپاس. بەڵێ زۆر سپاس دەست خۆش. ڕۆژان خان. برای سروکا پارلمانی و گندم لجنا کاروباریت یاسایی دیف ماده 79 برگه 2 خالایکی هر واسه ماده 8 برگه 3 واسه ماده 85 دسالاتت ما وکی اندامت لجنا یاسایی جناب تا گداره که سنور دارن بو آماده کردن راپور تا 2 بو خواندن و گفتگوی زور جارا رخنه تیت ورگتنه وکی لجنا یاسایی اف پروژه شویره هاتی بو چلویره ناخم بو چی جلسه دا مناقشه سرد کن بس بورون کرنه که جارا خواندنایی که بو یاسایی که تید کرنه پشتی ماوه که شنی که خواندنا دوی بو تید کرنه چه ضررت ده اگر اندامه لجنه یاسایی جی پیشنیاره که بده سر ماده که سر برگه که از ده پتر سر ماده ای که برگه پناسازی داروکاری آخوام پناساز داروکاری سروکا پارلمانی بربرا پشتی آوه یاسایه مثلا او کسی کوب نچاری اف زویه اف خانیه سروی زوی تجاوز سرکری و خانیک آوه که بو مبستا کتی ده نیشتجه بتن بویا زور ضروریه اف شرط نیشتجه بونه دوی پناسه ده بمینتن و ماده سی برگه پینجش وی یاسایه ده چرا گریه ناکتن که اگر کسک زیادتری خانیه که آن زویا بگیرتن خانی سر آوا کتن ابد اف ماده 3 برگه 5 نابط ریگری لوی کسی که زیادترش خانیه که هبتن و دا کد گل هو کار در چواندن جی که تیدا دیار کری اف یا سایه بو وی حولاتیه کم درامت و کم درامت از سر زویت میری وان خانیه چید کتن بو دادگل هو یکاین در چواندن ایک بگیرن اوه بین تبینیت من و پیشگیری گلستان خانه و کاک مامستا ابو بکریت کم بو و مثلا نیشتجیبونه و زور سپاس و دست خوشی جراسی لجنا شاروانی و یاسای کم زور پیوماندی بین زور سپاس. دکتر اسماعیل. بله سروکا پارلمانی من پیشگیری مامستا ابو بکر هلدنی تیم و بسیارک جیاهای لجنا تایبت خاله دویه بیشتر شاروانیکان بویان هیا او زیده روکاری ری که پیش ری کتنی هنده خانوی نیشتجیبون بو زیده روی درست کردوه بکنه خاونی او زویی یاسایا یا بری هم ورکنه مده مدایک دانا بو هنده بو سه حیوان بو شش حیوان نی بیتفه او وصا ود جري فكريه يعني مفتوحه بمعنى غير مودانينه وصايا صوصات الجهم ينشأ تجشنا من خلتها سبيسيارة سباس. بله زور سپاس. کاغ یاسین. بناوی خدا. زاره پیشچی پیشگیری لسکانی علی حمد صالح داخل برا سروش برلمان. دیاره لانجامی اوی که زیاده رویشی زور کرده و که زوی بسر آسایش و پلیس و پیشمرگ و فرمانبر و همو چینو تجاکان دابش نکرده ولی انجامی اوی زیاده روی کرده. بلام برای سروش برلمان یعنی اما دبی بپرسین چه زیاده روی کرده. منی چی کریکار یا منی چی عربانتی یا منی چی عنبال یاخود برپرسه کارتو گولیسی هناوا با گولیسی او زیدر او زاویه بسر او خلچی هزار دابش کردوا یعنی لو یا ساده هیچ تک با برپرسه دانه هاتو
من ئەو قسەی بۆ مێژوو دەکەم 4 ساڵی ئێمە تەواو دەبێ باشە بۆ حملەی ئینتیخابات ئەو شتە وروژێنرا کە زێدەڕۆیی تاپۆ دەکرێن 4 ساڵی دیکە ئەو یاسایە هەموار دەکرێتەوە لەبەرەوەی هەتا 4 ساڵی دیکە ئینتیخابات دادێ بەرپرسەکانمان دەچن هەندەی دیکە زێدەڕۆیی دەکەن و بە خەڵکی هەژاری دەفرۆشن ئێستا لەو یاساییدا باسی ئەوەی ناکات لە ڕانیە لەناو خستەخانەی زێدەڕۆیی کراوە لە ڕانیە لەناو پارکی گشتی زێدەڕۆیی کراوە لە ڕانیە لەسەر دوو سایدی هەر لەو ماوانە مدی شورتەیەکی ڕانیە 5 خانی دروستکردون بە تەزاوزی مدی شورتەیە کاکە ئەو خەڵکی فەقیر نەچووە یعنی لەو یاسایی هیچ تێدا نییە دیسانەکە دەڵێ هەتا 2010 ئێستا پشت کەس نەزانی بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەگەر وەفدێک دەچێ ئەو تەپۆلکانە هەر هەموو کراون لە خانوو ئێوزای چێ فرۆشتویەتی هیچ لەو یاساییدا هیچ شتێک بۆ ئەو کەسەیدا نەنراوە کە ئەو مڵکەی فرۆشتون ئایا حکومەت فرۆشتویەتی ئایا خەڵک لە خۆ ڕاستۆ کردویەتی یعنی بەرپرسێک چۆ بە گوریسان و بە قووەتی خۆی کاکە لەناو ڕانێ لەناو مەکتەبی کراوە بە بەڵگە بۆ دێنم لەناو مەکتەبی بەرپرسێکی عەسکەری کراوە لەو ماوانە بەرپرسێکی عەسکەری ئامیلی وایە کوێتێ پۆلیسی بێ لە دابەی سەر دەتەقێنم کاک یاسین بۆ ئەو مادەیە پێشنیارت چی ئەم قسانەی تۆ ڕاستە ئێ باشە مدیری شورتەیە 5 خانووی تەجاوز کردووە دوێنێ مۆزیری ناوخۆ لێرە بوو خوا وەکیلە ئەم دکتۆرە ڕێواستە بیزانایە و ئەندام پەرلەمان بوومایە و وەکو بەڕێزت بوومایە و ئەو زانیاریەم بزانایە بە وەزیری ناوخۆمەوت مدیر شورتەیەکت 5 خانوو تەجاوزی کرد کاکە لێ ناگەڕێن ئەمن هەموو دەمێ غەزم لێ دەکرێت کاک یاسین لێ ناگەڕێن 1 دقەی دەدێ من کاکە وەڵا ئەمیش ئۆپۆزیسیۆنم ئەتۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان زۆر احترامی ئۆپۆزیسیۆن دەگری قسان زۆر دەکەن بابە وەڵا ئەمیش ئۆپۆزیسیۆنم ئەمن هەر لەناو ماڵی خۆشمدا ئۆپۆزیسیۆنم لەوە تێمە بۆ ئۆپۆزیسیۆن دەکەین ئێستا بۆ مادەکە چ بکەین وەڵی بۆ ئەو مادەی من پژگیری لە قسەکانی عەلی حەمەد ساڵح دەکەم ئەو خەڵکانەی فەقیرن ئەو خەڵکانەی هەژارن بۆ خۆم کوڕە هەژارم تێگەیشتی ئەوانە لەسەریان تاپۆ بکرێ و ئەو وەرپرسانێک کە زێدەڕۆیشان کرێ بدرێنە دادگا و مەحکەمە بکرێ زۆر سوپاس بەسەر بەڕێزان خۆ ئێمە نەهاتوین ئەمڕۆ یاسایەکی تازە دەرکەین ئەمە هەرە و یاسایە کە خۆتان لە ساڵی 2019 دەنگتان پێداوە یاسایە کە دەرمان کردووە ئێمە هاتوین هەمواری بکەینەوە لەبەرەوەی ئەو یاسایە ئێستا قابل نییە بۆ جێبەجێکردن لەبەرەوەی کاتی کۆرۆنا مدەیەکمان داناوە قەرنتینە بوو دەوام نەبوو خەڵک نەیتوانێ بڕۆ معاملاتەکەی بکە خۆ ئێمە ئەمڕۆ نەهاتوین یاسایەکی تازەدانی ئێمە هاتوین یاسایە کە پێشتر دامان ناوە بۆمان دەرکەوتووە ئێستا جێبەجێ نابێ لەبەر عنسوری مدە چاکیەکەین و لەبەرەوەی ئەو پارانەی کە کاتی خۆی دانراوە فەرق لە بینی کەلار و چوارتا نەکراوە فەرق لە بینی بۆ نمونە ناو مرکزی قەزای سۆران و بۆ نمونە قەزایەکی تر لە منتیقەیە کە ڕەنگە پارە لەوێ یعنی زەوی لەوێ ئەوەنە پارە نەکا فەرقی نەکراوە فرق لە بینی هەڵەبجە کە پارێزگایەکە لەگەڵ هەولێر کە پارێزگایەکە نەکراوە ئێمە هاتوین معالەجەی یان پەرلەمانە ئێوە معالەجەی ئەمە بکە خۆی من نەهاتوین قانونێکی تازەدانین قانونەکە خۆی هەیە خۆی وجودی هەیە بەڕێزان خۆی وجودی هەیە بەس ئێستا جێبەجێ نابێت لەبەرەوەی کاتی کەرنتینە مدەکەی بەسەر چووە لا حول ولا قوة کاک شاخەوان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 1 بڕگەی 1 و بڕگەی 2 ئەوەی کە پەیوەندی هەیە لە ڕاستیە بە مەسلەی زیادەڕەوی من پێشنیارەکەم لە هەموو شوێنەکان یعنی ئەو حاڵەتانی کە هەبووە پێوترێ زیادەڕە و لە هەموو جێگەکان ئەوانەی کە خەڵکی کەم دەرامەتن و خەڵکی فەقیرن ئەکرێ لەسەر ئەمانە تاپۆ بکرێ بەڵام ڕاستی من دژی ئەوەم کە 1 مەتر ئەرز بۆ بەرپرسەکان لە زمنی ئەم یاسایە لە زمنی ئەمەی کە ئێستا هەمواری ئەم قانونە ئەکرێت تاپۆ بکرێت چونکە لە ڕابردوو لە 30 ساڵی ڕابردوو بەرپرسەکان بەشی زۆری شوێنە جاجیەکان لە ڕاستیە ئەتوانم بڵێم داگیرکاری و زیادەڕەوی گەوریان تیا کردووە لە هەموو جێگەکان ئەم حاڵەتە هەیە لە شارە زۆر لە سێ سایاق لە هەڵەبجە لە دەربەنی خان ئەمە هەیە یعنی کە ئەڵێم هەیە خەڵکی کەم دەرامەت و خەڵکی فەقیر و هەژار ئەمایان کردووە 100 مەتر یا 150 مەتر 200 مەتر ئەمە کابرای فەقیر کابرای بێئیمکانیت کردوێتی بەڵام بەڕاستی ئەگەر بڕیار بێ ئەمە بە 1 مەسافە بەبێ جیاوازی ینی خەڵکی فەقیر و هەژار لە بەرپرسەکان جا نەکرێتەوە ئەمە شتێکی خراپە لەبەرەوە من پێشنیارەکەم ینی لیژنەی شارەوانی و لیژنەی یاسایی پیاچوونەوە بکەن بە ئەمە شمولی بەرپرسەکان نەکات تەنها شمولی خەڵکی کەم دەرامەت بکات لە شوێنە جاجاکان
و من لەگەڵ ئەوم لە ڕاستیا بەروارەکەشی درێژ بکرێتەوە پشتیوانی قسەکانی کاک مەلا ناسر و کاک بەهمەن و کاک حکمت و هاوڕەکانی کاکەم. سوپاس. سپاس کاک شاخوان. فەرموو کاک ڕزگار. بەڕێز هەرۆکی پەرلەمانی کوردستان ڕزگار محەممەد نەگڕەی مادەی یەک برگەی یەکەم و سێم بەڕێز هەرۆکی پەرلەمان بەڕاستی ئەوەی کە ئێستا باسە کرێ و باز تەجاوزە کرێ ئێمە بۆ خۆمان کوشتین خان باسی کرد بە دوواداچوونمان کردووە و لە ئیدارەی گەرمیان و ڕۆشتونێتە ئەو ماڵانەی کە تەجاوزیان کردووە ئەوانە خەڵکی هەژارن بەڕاستی خەڵکەیە 100 مەتریشی نەکردوتە خانوو و ئەم بەروارێش کە ئێستاکە با بڵێن سیانزەی سێی 2010 هیچ بەسوودی ئەو کەسانە نییە کە ئێستاکە لە خانی زیادە ڕەویان و ڕوونە لای جەنابتان بەڕێز هەرۆکی پەرلەمان لە 2006ەوە ئیفرازی ئەرز ڕایگیراوە و پرۆژەی ئیسیسماری هەیە شوێنی نیشتەجێبوون دیاریە کات و ئەو سیتیانەی کەوا ئێستاکە بە ناوی جۆراوجۆر و گوندانێ بە ناوی جۆراوجۆر دروستەکرێن خەڵکی هەژار ناتوانێت بچێت لەوێ نیشتەجێ بێت نەک ناتوانێ مەسەلا بتوانێ ئەو مەبلەغە پارە زۆرە بات ناتوانێت خزمەت گوزاریەکەشی پێدابین ناکرێت کە بچێتە ئەو شوێنانە چونکە ئەو پرۆژانەی کە دروستەکرێ بۆ شوێنی نیشتەجێبوون ئەوە بۆ خەڵکی هەژار نییە بۆیە پێشنیارەکەم ئەو بەروارە درێژ بکرێتەوە و ئێمە لە لیژنەیش وا هاوڕا بووین کەوا بکرێتە کاک دکتۆر محەدین پێشنیاری کرد کە بکرێتە سیوێکی 12/2020 بۆ ئەوەی ئەو خەڵکانە شمولیان بکە لەسەر سوودمەند بوون من پێشنیارەکەم سوودمەندبوونی تیا هەڵگیرێت بەڕێز هەرۆکی پەرلەمان لەبەرەوەی ئێمە لە وڵاتە ژیاوین و دڵنیام جەنابیشتان باش و ئەم هاوڕێیانەش لێرەین هەمومان ئەزانین لە ساڵەکانی 95 زەویەک کە پێشمەرگەیەک وەری گردووە من هاوڕێم هەیە زەوی وەرگرۆدایەتی بە 1000 دینار 1000 دیناری سویسری یەک گوێنێ ئارد بە 1200 دینار بۆ ئەو کاتە یەک یعنی زەویەکەی نەیتوانیە یعنی پارەی گوێنێ ئارد بکە ئایا ئێستاکە منیسە هاوڕێی خۆم هەیە لە زەوی تەجاوزایە و پێشمەرگەیە لە بەرگیری و فریاکەوتن لە خانوویەکی تەجاوزایە و کاتی خۆشی زەویەکی بووە فرۆشتێتی بۆ بژێوی ژیانی خۆی کە بە پارەیەکی کەم بۆیە من لەگەڵ ئەوام ئەو زەویانەی کە ئەو خەڵکانەی کە مەسئولن و لە شوێنەکانە شوێنیان داگیر کردووە بۆیان تاپۆ نەکرێ و دڵنیام مەسئولیش ناچێتە ئەو جێگانەی کە ئێمە ڕۆیشتین لەگەڵ کاک مەلا ناسر و شینیخانە ڕۆیشتین سەیریانمان کرد مەسئولین ئەچن لە ناو پارکی کەلارە لە ناو سەنتەری شارە چێشخانە دروستەکەن ئەڕۆن شوێنی باش داگیرەکەن نەک ئەو شوێنانەی کەوا خەڵکی هەژار ئەچێت یەک خانووی کردووە تیا بۆی تیا گوزەران بکە بۆیە من پێشنیارەکەم ئەو بەروارەیە درێژ بکرێتەوە بۆ سیویەکی 12/2020 بۆ ئەوەی ئەوانش لێی سوودمەند بوون چکە ئەمە خاڵێکی ترە گەرمەجالم بێ لەسەر ئەوەی لەو فترەیە کۆمەڵێک ڕوخێنران یعنی ئەوانە وەکو شیرینخانیش ئیشارەتی پێدا نزیک 70 ڕۆژ گیرا بوو یاساکەی ژوایە بە کەفالەت شمولاکە ئەبێ بیڕوخێنێ و ئەمجا غرامەیش بکرێت 3 ملیۆن و 25,000 دیناریش غرامەیان کردووە والله هاتووە یعنی تێتی نازانم پارەکەش لەکوێ بتوانم پیا بکەم غرامەکە بم غرامەی 3 ملیۆن و 25,000 دیناریان لێوەرگرتە خانۆکەشیان ڕوخانووە و 70 ڕۆژی سجنیان کردووە ئەگەر ئێستا خانۆکەش ڕوخە ئەگەر بەم حسابەوێ ئێستا ئەو کەسە کە قوربانیە شمولی ناکە بەداخەوە بۆیە داواکەم ئەو کەسانش کە خانۆکانیان ڕوخێنراوە ئەوانەیش حسابیان بۆ بکرێەوە بۆیان تاپۆ بکرێ و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک ڕزگار بڕۆنە سەر مادە ئەگەر جوابتان هەیە بەڕێسەرۆکی پەرلەمان پشتگیریەکانم لەبیر چوو بیڵێ دەی ببوورە بەڕێسەرۆکی پەرلەمان پشتگیری مامۆستا بەهمەنەکەم کاک مەلا ناسر شیرینخان کاک دکتۆر محەدین و کاک شاخەوان زۆر سپاس
بەڵێ زۆر سپاس بەڵێ لیژنە ئەگەر جواب سەرۆکی لیژنەوە جوابداتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە وەڵامی بەشێک لە ئەندامانی بەڕێزی پەرلەمان سەبارەت بە بڕگەی 2 هۆکاری چییە کە 2010 دیاریکراوە لە ڕاستیدا لە ئەندامانی لیژنەی شارەوانی پێشنیازی ئەویان کرد کە حکومەکانی ئەم یاسایە تاکو سیوێکی 2020 بگرێتەوە ئێمە راپۆرتمان بەم شێوە ڕادستی لیژنەی یاسایی کرد بەڵام ئەم بڕگەیە دوای ئەوەی لیژنەی یاسایی بەڕێز ڕاستکردنەوەیان بۆ کرد کە ئەمە پێچەوانەی یاسای ژمارەسەی ساڵی 2010 کە بە 2010 دیاریکرا بوو لەسەر ئەم بنەمایە ئەم مێژووە دیاریکراوە. سەبارەت بە پرۆژەکانی نیشتەجێبوون ئێمە دیاریمان کردو من پێم وایە لەم هەموارەدا یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئەگەر پرۆژەکانی نیشتەجێبوون ئەوانەی کە مۆڵەتیان لە دەستەوە بەرهێنان یاخود لە دام و دەستگاکانی تر وەرگرتووە هەر مخالفەیەکیان کردوی حکومەکانی ئەم یاسایی لەسەر جێبەجێ نابێ ئەمە یەکێکە لە کارە باشەکان کە تێیدا ئیشارەتکەواتە ڕێگری کراوە کە ئەڵەی حکومەکانی ئەم یاسایە ناگرێتەوە واتە دەبێت بڕوخێندرێ ئەو ئیتر ئیجراعات دام و دەستگا لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسن لەوەی کەوە ئیجراعاتی پێویست بکەن. ئێمە ئەم یاسایە بۆ ئەو شوێنانە دیاریکراوە کە لە چوارچێوەی ماستەر پلانی شارەکاندانەوە لەسەر شارەوانیەکان فەرز کراوە کە لە مودەی 2 ساڵدا نەخشەی بنەڕەتی یاخود ماستەر پلان بۆ ئەو شار و شارۆچکانە دیاری بکەن کە ماستەر پلان یاخود نەخشەی بنەڕەتیان نییە. و حکومەکانی جێبەجێکردنی ئەم یاسایە بۆ 3 ساڵ نییە بە هیچ شێوەیەک ئەمە بۆ 1 ساڵە 1 ساڵ مودەی پێشکەشکردنی داواکاریە واتە کەسێک کە زێدەڕۆیی کردبوو لە مودەی 1 ساڵدا لە ڕێگای داواکاریەک ئاراستەی سەرۆکی یەکەی ئیداری ناوچەکەیەکە کە داوای تاپۆکردنەکەکە بەڵام مودەی 3 ساڵەکە بۆ ئەو نی ئەم یاسایە کراوە بێ مودەی 3 ساڵەکە بۆ ئەوەی لە ماوەی 2 ساڵ ئەو شار و شارۆچکانەی کە نەخشەی بنەڕەتی یا ماستەر پلانیان نییە لەسەر شارەوانی فەرز کراوە کە بکرێ من پێم وایەوەش یەکێکە لە کارە باشەکان چکە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە پێی بە دوواداچوونەکانی ئێمە نە نەخشەی بنەڕەتیان هەیە نە ماستەر پلانیان هەیە واتە ئەم یاسایە ئەبێتەوە کارێک بۆ ئەوی حکوومەت ناچار بکە کە نەخشەی بنەڕەتی یاخود ماستەر پلانیان بۆ دابنێت. و ئەم یاسایە بە هیچ شێوەیەک ڕێگری کردووە لەوەی کە ئەوەی کە باسەکرێت خوشک و برایانمان زۆر ئاماژەیان بۆی کرد بەرپرسان خەڵکی دەستڕۆیشت و زێدەڕۆیی کردوتە سەر مڵکەکانی شارەوانی لە ناو جەرگەی شارەکان جیاکراوەتەوە ئەگەر بگەڕێینەوە سەر مادەکانی دواتر ئاماژەی پێکراوە بە تایبەت لە مادەی 3 بەڕوونی دیاریکراوە ئەگەر زەویەک پێشووتر لەلایەن شارەوانی جیاکرا بێتەوە سوورەت قەیدی سربەخۆی هەبێ ڕژمارەی پێدرا بێ بە هیچ شێوەیەک بە نرخێک لە نرخەکانی ئەوەی کە ئێمە دامانناوە لەسەری تاپۆ ناکرێ و ئەمە خانوو تاپۆ ئەکرێ بە هیچ شێوەیەک زەوی تاپۆ ناکرێت ڕاستە زێدەڕەوی کراوە لە سنووری شار و شارۆچکەکەم بەڵام ئەمە خانوو ئەگرێتەوە کاک یاسین خۆزگە لێرە بە لە ڕانیە چۆن خەڵکی هەژار و کەم دەرامەت لێ مستەفید نابێ گەڕەکی هەنزیرە تیتۆکە کونەسێ ئەوانە هەموو لەو گەڕەکانن گەڕەکی لەو گەڕەکانن کە بە تەواوی گەڕەکەکە زێدەڕۆی هەمووش خەڵکی هەژار و کەم دەرامەتن ئەمە سوودمەندە من لەم یاسایە چۆن بەس خەڵکی دەوڵەمەند و مەسئولین تێت مەسئولێک ئەگەر چوو بێ حوشەی مەکتەبێک خوێندنگایەک نەخۆشخانەیەکی داگیر کرابێت بە هیچ شێوەیەک حکومەکانی یاسایە ناگرێتەوە بۆیە ئەم یاسا با ئێمە واقع بینانە تکاکەم گفتوگۆ لەسەر ئەم یاسایە بکەین و ئەکید سەرنج و پێشنیازەکانی ئێوەی بەڕێز ئەبێتە مایەی دەوڵەمەندکردنی ئەم هەموارە ئێمە هەموو ئەو سەرنجانەی ئاراستەتان کردوین لەگەڵ بەڕێزان لە لیژنەی یاسایی تەسجیلمان کردووە بۆ ئەوەی بۆ راپۆرتی خوێندنەوەی دەنگدان سەرنجەکانتان بە هەندوەرەگرین و زۆر سپاس. بەڵێ کاک جەلال وەردەگرم خەریجە خان لەسەر چاو. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا دیارە من بە پێی مادەی 91 بڕگەی سێم کە باز لە 2 لاوا دەکات کە هەر ڕایەک 3 پشتیوانی هەبێت دەبێت لە راپۆرتی لیژنە ئاماژەی پێ بکرێ بەڕاستی ئەمە هەموو جارگرفتمان بۆ دروستە بێت لەسەر ئەوەی لەگەڵ ڕێزم بەشێک لە ئەندامانی پەرلەمان وەکو شەرح قساکەن کە ئەو شەرحیاتە جێی نابێتەوە و دواتریش پشتیوانی بەدەستێنێ ئێستا هەر لەم مادەی یەکەم بە نمونە بۆ دێنمەوە بە ڕێزێک پشتیوانی کە عەلی کردووە کە لە بڕگەی دووەما کە مودەی دیاری نەکردو پشتیوانی کاک بەهمەنی کردووە کە 3 مانگی دیاری کردو پشتیوانی مەلا ناسری کردووە کە 30 دوانزەی دیاری کردو یعنی ئێمە لە لیژنای
ئەوەی کە عەلی دائنانی نابێ ئەوەی کاک بەهمەن دائنی ئەڵێ 3 مانگ ئەوەی کاک مەلا ناسر دانی ئەڵێ 30 یعنی جۆرێک لە مشکلت تووشە بێ بۆیە پێشنیارەکەم هەر بە ڕێزێک کە تێبینیەکی لەسەر مادەیەکەیە مەسەڵێ بڕگەی دوو ینی بە خوێندنەوە یان بنووسین ماداتیا بە خوێندنەوە بڵە شارەوانیەکان بۆی هەیە ئەو زیادە ڕۆی کە پێشکەش کراوە لە بەرواری ئەوەنە تحدیدی بکات بەروارەکە یاخود پشتیوانی کەسەکە کە ئەکات تەنها مجرد لەو بڕگەیە ئاماژەی پێبدا کە لەم بڕگەیە پشتیوانی فڵان کەسم لەو بڕگەیە پشتیوانی فڵان کەس نیم ئەوە ئێستا هەمووی تەسجیل و ئاگدارن بۆیە زۆر جار مشکیلەمان لەوە تووشەبیانی ئێستا بۆ خۆت بڕیار بدەی کاک بەهمەن 3 مانگی وتووە کە عەلی مودەکەی دیاری نەکردوواڵێ زیاد بگرێ و کاک مەلا ناسر ئەڵێ 30 پشتیوانی هەرسێکیشان هەیە چۆن لە بڕگەی دووەم ئەو پشتیوانی جێەکەیتەوە ئەمە گرفتێکی ڕئیسیە بۆ ئێمە لە بریەوەی شەرح بکەن بەڕێزان هەندێک لە ئەندامانی پەرلەمان زۆر دقیق یەکسەر ئەڵێ پێشنیارەکان بڕگەی دووەم بەم شێوازەی لێ بکرێ یعنی لە بری شەرحەکە پێشنیاری بڕگەی دووەم بەم شێوازەی لێ بکرێ نەوەکو شەرحێکەکەی توانی نازانم پشتیوانەکە دوایی من چی دابنێن و لیژنەی یاسای ئەو گرفتەمان تووشەبێ بۆیە ئەگەر ڕێیەکانتان جێ نەکرایە و گلەی لە ئێمە نەکەن سبێ کاک دیاری ئەو کاک دیاری بە قوربان کاک جەلال دقیقە لەو مۆزوعەیە مثلا تۆ بەڕێستان بۆ نمونە با بڵین دکتۆر محێدین ئێوە ئێستەواڵێ ئێستەوای وتی داواکەم کاک دیاری ئەگەر باش گوێت گرت بێڵێت تکایە بە نووسین بماندەنێ گینا دوای گلەی مەکەن ئەگەر تەرکیزت هەبوو بێ خەدیجە خان فەرموو برای سروکی پارلمان ولا هندک پیش نیاز و هندک باز کران لسر ماده باسی اول کرا که شرطی نشته جیبون تدا بیتن که بخوی تدایه و هر وحالا مرجکانی با خوان کردنش باسی نشته جیبون دکد باسی اول کرا که با آماجه با کردانش بکریتن اوش آماجه پیکرا و اویش ل ماده 3 برگی چهارم آماجه به و کراوه که به برانبر یا به برانبر کسی که دیگه تدان اشتجه بیتن یعنی پیوسنی لیره آماجه به وشه به کردان بکین و هر وها باسی بابت کی تر کرد زاویه کان هندک زاویه هنه که بسیم کراون دورو بریان براستی اما او بابت همان کاتی خومان آماجه من پی کرد کاتی که یکم جار مناقشه یاسای لسال 2019 و یاسای که درچو پیش نیازمان کرد و جگیرش من کرد بلام لسرکایتی هریم گراوه و گوتیان او بابت واده کرد که یعنی بابت کی فراوانه یعنی نکرد اما مسئله زاویه کان به تایبت هندک پارچه زاویه نه که لنیوان دو خانو دانه یان گرکی کندان ماون و حوالاتیان خویان بخوانی دزانن دامان کرد که به همان ریکاری یاسای اوانش بخوان بکریم بلام لراستی دا لوزارت و ل اویان پی باش نبو و جگیر نکره و هر واسه بارد به تاریخ کش آماجه پیکرا بله اما او تاریخ که دان راوه لسر بنمای او یاسایه که یاسای جمهوری 3 سال 2018 در چوه و ام ریکبته لسر او اساسه دان راوه که باز بسیار کرده که حکومت چیه که او یاسایه بلین تاریخ که بمشی و دیاری کراوه بله سپاس بله زور سپاس ماده دو بخیر نو فرمون مادەی دوو بەڕێ سەرۆکی پەرلەمان بڕگەکانی سێم و چوارەمی مادەی دوو ئەم یاسایە یاساکە یەک دەخرێت و بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێت پێویستە زێدەڕۆکار داواکاریەکی نووسراو لە ماوەیەکدا کە لە 1 ساڵ لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە تێپەڕ نەکا پێشکەش بە سەرۆکی یەکەی کارژێڕی بکە بۆ مەبەستەکانی بەخاوەنکردن بەڵێ کێ قسەی هەیە لەسەر ئەو مادێ
بەڕێزان ناوەکان نەخوێنمەوە. دکتۆر عوسمان، دکتۆر ڕێبوار، کاک عەلی حەمەد ساڵح، دکتۆرە شایان، مامۆستا مەلاوەیز، دکتۆرە گەلاوێژ، سەوسەن خان. کێمان نەخوێندوێتەوە بەڕێزان؟ گوڵستان خان، بەدریە خان، شنۆ خان، شیرین خان. کێمان نەخوێندوێتەوە بەڕێزان؟ نەجات خان. مامۆستا عوسمان فەرموو. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، من داوا دەکەم واتە وام پێ باشە کە ئەم بڕگەیە ئاوای لێ بکرێ، بڕگەی هەر بڕگەی هەیەک بڕگەی خۆی. مادەی دوو داواکە پێشکەشی سەرۆکی یەکەی کارگێڕی شوێنی زێدەڕۆکراوەکە یاخود پارێزگاری شار یان ئیدارەی سربەخۆ بکات. ئەوە دقیقتر لە ڕووی یاساوە. سپاس بۆ بەڕێز. دکتۆر ڕێبوار. برای سەرۆکی پەرلەمان قاعدەیەک هەیە ئەڵێ القانون لا يحمي المغفلين. پرسیار لە لیژنەی شارەوانیەوەی ئەوەی کە با بڵێن تەجاوزێکی دەیەوێت بە ناوی کە لە ماوەی 1 ساڵ نەیکرد، دوای ماوەی 1 ساڵ ئایا بە مغفل حسابە؟ دوای 1 ساڵ بۆی تاپۆ ناکرێت؟ هیوادارم وەڵامەکەم دەست بەڵێ سپاس. کاک عەلی حەمەد ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەوەی کە هەیە من پێم وایە 1 ساڵ زۆرە کە ماوە کراوە بوو دەرفەت بۆ شتی ترە خوڵقێنێ. ئەوەی کە زیادە ڕۆی کردووە بە تایبەتی سعرەکەشی بۆ دابەزاندووە بەخوا خواخوات ئەم قانونە دەرچێ بەیانی ڕێک بڕوا مامەڵە بکە بۆ ئەوەی سجن نەکرێ و نەڕوخێنرێ یان نەگیرێ. بۆیە من پێم وایە 3 مانگ زۆر باشە و زیادیکەین دەرگا بۆ شتی ترەکاتەوە. بەڵێ سپاس. دکتۆرە شایان. بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح پشتگیری کاک عەلی دەکەم. سپاس. بەڵێ سپاس. کاک مەلاوێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی دوو تێبینیەکم هەیە، ینی تێبینیم هەیە یان پێشنیار دەکەم کە ئەو بڕگەیە زیاد بکرێت زێدەڕۆکار بەڵێن نامە لە دادنووس یان لە بەشی یاسایی شارەوانی پەیوەندیدار پڕ بکاتەوە کە خۆی یان میراتگرانی خاوەنی ڕاستەقینەی خانووەکەن بە پێچەوانەوە خۆیان بەرپرسیار دەبن بەرامبەر بە یاسا، چونکە لە زۆر شوێن احتیمالی هەیە لە داهاتوو گرفت و کێشە دروست ببیت و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە گەلاوێژ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە مادەی دووەم سێم پێویستە زێدەڕۆکار داواکاریەکی نووسراو لە ماوەیەکدا کە لە 1 ساڵ لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە مەبەست لێرە یاسایە هەموارکراوەکە دەبێت بنووسرێتن بەمە ئەم یاسای هەموارکراوە تێپەڕ نەکات، پێشکەش بە سەرۆکی یەکەی کارگێری بکات بۆ مەبەستی بەخاوەنکردن. سپاس. بەڵێ سپاس. سەوسەن خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش هەمان تێبینیم هەیە لەسەر کاتەکە بۆچی 1 ساڵ دانراوە و لە کاتێکە ئەگەر لە ماوەی ئەو 1 ساڵە ینی ئەو کەسە زێدەڕۆکارەکە مراجعەی نەکرد ئەو مڵکێت چی بەسەردێ ئەگەر لیژنەی پەیوەنددار وەڵامان بدەنەوە؟ سپاس. بەڵێ سپاس. گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە پێشنیارەکەی مامۆستا عوسمان من پشتیوانی لێکەم شوێنی زێدەڕۆکراوەکە یاخود پارێزگاری شاریا ئیدارە سەربەخۆکە ئەوە زیاد بکرێ و سەبارەت بە ماوەکەش پشتیوانی لە کاک عەلی حەمەد ساڵح و دکتۆرە شایانەکەم. سپاس. بەڵێ سپاس. بەدرێ خان. بە ناوی خۆی بەخشندەی میرەوان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە ماوەکە منیش پێشنیارەکەم بکرێتە 6 مانگ و پشتیوانی لە قسەکانی بەڕێز مامۆستا عوسمانەکەم. زۆر سپاس. بەڵێ سپاس. شنۆ خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من پێشنیارێکم هەیە بۆ ڕەوینەوەی تەواوی ئەو گومانانەی کە لەسەر ئەم یاسایە هەیە بۆی کە دەرگایەکی گەورە ئەکاتەوە بەڕووی داگیرکاری و تاڵانی زیاتری زەوی. ئەویژەوەیە کە مادەیەک زیاد بکرێ یاخود بڕگەیەک بۆی کە ئەم یاسایە بۆ کەسانی فەقیر و هەژار و کاسبکارە یاخود پێشمەرگە و کەسوکاری شەهیدە بە هیچ جۆرێک ئەو کەسانە ناگرێتەوە کە پۆستی باڵای حزبی حکومیان هەیە بۆ ئەوەی بچووکترین دەرچەر نەبێ بۆ ئەوەی ئەم گەندەڵی و داگیرکاری باسی ئەکرێ ڕووبدات. بەڵێ سپاس. ئەوە شوێنی ئەبێ لە دوایە ئەوە تەڕەحکەی شوێنی ئەو مادەیە نیە. شیرین خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، قسەکانی من کرا بۆیە پشتگیری لە قسەکانی مامۆستا عوسمان دەکەم سەبارەت بە پێشکەشکردنی داواکاریەکە و سەبارەت بە کەمکردنەوەی کاتەکەش بۆ 3 مانگ پشتگیری لە قسەکانی کاک عەلی حەمەد ساڵح دەکەم. مامۆستا نەجات. بەڕێز سەرۆکۆ پەرلەمانی، من تێبینیاک و پرسیۆرەکە هەی
تبينيو من أول سر همي بالرجاء أويتنا بالافكرن الواقعات كردستان دا كو قالك جراده هندك بروجهين بالافكرن هندك خلاتيت تدهينيت إملائي وأف خلاتيت إملائي قالك دبيتا برجرينا كمازن سر وخلاتيت مازن جت بن شوان جي یا ساج مراسه 2019 هر یا زیدگاوی ها هکم برای خب داینه ماده 3 دا خلاتیا کتی دا هبو تبیاب خلاتیا نه هنه دوباره کرن او جیل ماده 4 دا نویسی 100 متر هموی دو جا یعنی بیتا چند یعنی عفو 200 متر هموی دو جا یعنی بیتا چند بیتا 40,000 متر به حالتی دا معنی با خلاتی چند بیتا ماده نین نه قصدا من يعني بو آینده يعني بو همي ياسايا أبا رازباكينات وقتي دا يعني خلاتي هاد بو كرن يعني 200 متر كيلة و 40,000 متر كيلة هوا ياسايا فرتونو كريدانا مالو ملكي دولات يا جماعة إيكو 2021 لويري خلاتيك تدو هبو كو تايو هاي متوالية عددية تايو هاي معادلة رياضية وقتی دو جمعی اشارات پیدا بو موجود بو هر او خلاتیو تدام مایا بال بلنده هکو چی توقعاتی بیا گلک دقیق بن هکو یاسات چنه واقعا زور سپاس الان بله سپاس نسبت به یاسای خوشی هکم برای خب داینه ماده دوه برگاسیه بچاره هکو اودید بیتن هکو اکودود گرن یا پنجه و ششه جیتا یا پنجه ماده سیه اشارات به هاتیادان و یا ششی اشارات کیره هاتیادان ماده پنجه ده به هاتیادان بس هکو تو اشارات به هاتیادان اولش هم همی تتاگوهرین پنجه دان بس ملاحظاتی به هند بکن وزور سپاس یعنی مگوتی سه و چهار هاتا اگرتن چه مال وره پنجو شش هاتا مال وره پنجو شش پنج اشارات داین ماده چنده ماده سیه و شش جیل ماده پنجه اشارات پیدای بس هکو اشارات دارید ماده پنجه گوهرین اتده هاتیا کن روبر هاتیا گوهرین حضور سپاس بله زور سپاس ماده 3 اگر ولام ادنوا لیجنه کن بله فرمون اگر ولام تان سەبارەت بە پرسیاری کاک دکتۆر ڕێبوار مدەی جێبەجێکردنی ئەم یاسایە دیاری کراوە کەسێک ئەگەر لە چوارچێوەی حکومەکانی ئەم یاسایە لە ماوەی ئەو کاتێک کە دیاری کراوە بە 1 ساڵ ئەگەر دواتر پەسەندمان کرد بەمە ئەگەر ئەو کەسەی زێدەڕۆی کردبوو لە چوارچێوەی داواکاری پێشکەش نەکرد دەسەڵاتە گەڕێتەوە بۆ شارەوانیەکان بەپێی یاسای بنەبڕکردنی تەجاوز ئەتوانرێ خانووەکە بڕوخێنێتەوە مڵکەکە بژارێتەوە سەر شارەوانی سپاس بله وەڵامی تر هیچتان نییە مادەی دوایەوە مادەی 3 بڕگەکانی یەکەم و لە بڕگەی دووەم خاڵەکانی 1 و 2 واتە لە مادەی 2 خاڵی 3 کە تایبەتە بە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان ئەم بڕگەیە هەموار ناکرێتەوە وەکو خۆی ئەمێنێتەوە و بڕگەی چوارەم ئەم مادەی 3 یاساکە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێتەوە لەگەڵ زیادکردنی بڕگەیەک بە زنجیرەی پێنجەم بەم شێوەیە یەکەم لێژنەیەکی باڵا بە سەرۆکایەتی پارێزگار یان سەرۆکی یەکەی کارژێڕیەکان و ئەندامەتی لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتەکانی شارەوانی و گەشت و گوزار دارایی و ئابووری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوداد پێک دەهێنرێ بە مەبەستی تاوتوێکردنی داواکاریەکان و دڵنیابوون لە هاتنەدی مەرجەکانی پێویست بۆ بە خاوەنکردن و لێژنە بۆی هەیە لیژنەی لاوەچی لە شارەوانیە پەیوەندیدارەکان پێک بهێنێ بۆ ئەنجامدانی ڕێکارە تەکنیکیە پێویستەکان دووەم بەهای ئەو زەویانەی زێدەڕۆیان لەسەر کراوە بە خانووی نیشتە جێبوون نرخەکانیان بەم شێوەیە دەخەمڵێنرێ یەک ئەگەر ئەو زەویەی زێدەڕۆیی کرابووە سەر پێشتر لەلایەن شارەوانیەوە جیا کرابێتەوە نرخەکەی بە بڕێک دەخەمڵێنرێت لە 130 تا لە 150 نرخی ڕاستەقینەی زەویەکە و زێدەڕۆکاریش بە سوودمەند هەژمار دەکرێت دوو ئەگەر زێدەڕۆکار سوودمەند بوو بێت لە دەوڵەت لە کاتی بەخاوەنکردندا ڕێژەی لە 100 لە نرخی ڕاستەقینەی دەخرێتە سەر نرخی ئاماژە پێکراو لە خاڵی یەک دوو ئەگەر ئەو زەویەی زێدەڕۆی کرا بۆ سەر پێشتر لەلایەن شارەوانیەوە جیانە کرابێتەوە نرخەکەی بە بڕێک دەخەمرێنرێت لە 105 لە نرخی ڕاستەقینەی زەویەکە کەمتر نەبێت چوار هەر زێدەڕۆکارێک خۆی نیشتە جێبووی خانووە زێدەڕۆیەکە نەبوو بەرامبەر یان بێ بەرامبەر
کەسێکی تری تێدا نیشتەجێ بوو لە کاتی بەخاوەنکردندا ڕێژەی سەدادا لە نرخی ڕاستەقینە دەخرێتە سەر نرخی ئاماژە پێکراو لە خاڵەکانی 1 و 2 و 3 سەرەوە. چوارەم، لێژنەی باڵا بۆی هەیە بەخاوەنکردن ڕەت بکاتەوە. ئەگەر شوێنی خانووەکە سەرپێچی بوو بۆ ماستەرپلان یان نەخشەی کەرتی و زێدەڕۆیەکەش لا دەبرێت لەسەر ئەرچی شارەوانی و زێدەڕۆکار مافتی ڕەفتارکردنی بە پاشماوەکانی دەبێت و شارەوانی پەیوەندیدار لە سنووری خۆی بە پارچە زەویەکی نیشتەجێبوون کە ڕووبەرەکەی لە 200 مەتر دووجا زیاتر نەبێت بەبێ بەرامبەر قەرەبووی زێدەڕۆکار دەکاتەوە. پێنجەم، هەر زێدەڕۆکارێک بۆی هەیە تەنها یەک خانووی زێدەڕۆیی بەناو بکرێت. ئەم مادەیە زۆرترین گۆڕانکاری لەم مادەیە کرا. بەڕێزان ناوەکانە خوێنمەوە ئەوەی نەنووسرابوو با قسە بکە. دکتۆر زانا، کاک حکمت، کاک باپیر، کاک ئیدریس، کاک چیا ژیان خان، کاک شێخزایر، دکتۆرە گەلاوێش سەوسەن خان، کاک حاجی سەفین، گوڵیزار خان، مامۆساوەسی. کەس هەیە لێرە نەمان نووسی بێ؟ نە ئێرە نییە. مامۆستا ئەبوبەکر، دکتۆر عوسمان، گوڵستان خان، دکتۆرە ئەورامان، کاک ڕزگار، کاک مەلا ناسر، کاک عەلی حەمەد ساڵح، شیرین خان، ڕووپاک خان، کاک زکری، دکتۆرە شایان. کەس هەیە نەمان نووسی بێ بەڕێزان؟ مامۆستا ئەبوبەکر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من تێبینیم لەسەر خاڵی بڕگەی چوارەمی ئەم مادەیە هەیە کە ئەڵێ ئەگەر زێدەڕۆکارێک خۆی نیشتەجێی خانوە زێدەڕۆکە نەبوو لە کاتێکا لە مادەی یەکەمە پێناسەی زێدەڕۆکارمان کرد بەوەی کە خۆی یان میراتگرەکانی یانە و کەسانی کە ئەو وەسیە تیان نیشتەجێیە. ئێمە باشە خەڵکی زێدەڕۆکار هەیە ئەچێت تەجاوزەکە و ئەیا بەکریانی هەیە دەیان قەتعی ئاوا ڕێکەوتووە لەگەڵ خەڵکا لە ڕاستەخانوی تەجاوز دروستەکە و خەڵکی شکێتیان نیشتەجێەکە. ئەسڵەن نەبێن بڕگەیە هەر لا ببرێیانی کە خۆیتیان نەبێ ینی چی تۆچی خانووی لەسەر پێ ئەدەیت و بەستودمەندیش لە قەڵەمێتی بێمە لا برێ مادام خۆی لە شوێنێکی تایە مشکلەی نیشتەجێبوونی نییە وەلەو لاوەچێت تەجاوز دەکاتە سەر موچی گشتیش بەڕاستی ئەمە پێم وایە دژیەکیەک هەیە لە نێوان ئەم مادەیە و فەلسەفەی ئەم یاسایە کە بەحسابە بێ خەڵکی کەم دەرامەت تێیدا نیشتەجێ بێت. زۆر سپاس. بەڵێ سپاس. مامۆستا عوسمان. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش تێبیم لەسەر هەمان خاڵ هەیە لەم مادەیە خاڵی چوارەم کە دەڵێ ئەگەر کەسی زێدەڕۆکار خۆی نیشتەجێی زێدەڕۆکە نەبوو ئەوەی من بەسم ئەوەیە لەو کاتەدا بە خاوانکردنەکە ڕێژەی سەتا 20 بۆ بخرێتە سەر. لەگەڵ ڕێزم بۆ قسەی مامۆستا ئەبوبەکری من کەسی وام هەیە تا ئەو کاتێک کە باوکی ساغ بوو لە شوێنێکی تەجاوز دانیشت بوو ئیدارە دەکرد. ئێستا باوکی نەساغە خانووەکەی خۆی بەکرێداوە بە 50,000 بە 150 لە شوێنێکی کە گرتوێتیەوە. ئەوەگە شمولی نەکا ڕێزم بۆ قسەوی هەیە بەڵام ئەو ملاحەزەیەتان هەبێ و سوپاسان دەکەم. بەڵێ زۆر سپاس. گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی یەکەمیان لە بڕگەی دووهەم ئەو ڕێژەیە بۆچی وە بەو شێوەیە ینی دوو خەمڵاندنە ینی ئەمە لەوانەیە زۆر جار جۆرێک خاتر و خۆتر و گەندەڵی تیا بکرێ. سەبارەت بە بڕگەی چوارەمیشیان پشتیوانی لە قسەکانی مامۆستا ئەبوبەکرەکەم. سپاس. بەڵێ زۆر سپاس گوڵستان خان. کاک زکری سەوەریان دەکەم. برای سەرۆکی پەرلەمان ڕاستی من تێبینیەک سەر ئاخفنا خەجیجاخانێ هەبی خۆڵە دوێدا من ناوێ خۆ نەنویسی ڕاستی تێبینیا من ئەوە گوت وەزارەتا شارەوانیە
او زاویت کوت ناف خون یا دا پیش شکل کی رازینیه کو بده تابو کردن پروسی اف خاله غدره کو مازن دیل گلک خلک هتا کردن بو نمونه گلک گرک تایل او کرپتنه دی نوې گرک کی بجم گرک کو کوچینه بجنه خلک کی زور هيا زاویت کری نزیکی دفتره کی زیاتر دفتره کی بر وضع وای دارایی نشیای اوان پارچه زاویه بخو آواب کن یت مایه و پارچه زاوی حتان و که یت مایه راستی اف خالت دی غدره که مازن لواکد من پی باشه خالک لی اضافه بکن او کسی پارچه زاوی بخو کری پارخو اوانا بو بین طابو کرم راستی نخو دی غدره که مازن لوانه دا کرن زور سپاس مال سپاس دکتۆر زانە بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم خۆشە بە لە دەستپێکدا بە دەستخۆشیەک بۆ لیژنەی پەیوەندیدار دەست پێ بکەین دەستخۆشیان لێ بکەین چونکە لەم بڕگەیەدا لەم مادەیەدا بەڕوونی هاتووە وە کۆتایی بەو جەدەلەی سەرەتای مناقەشەکەمان دەینی لە بڕگەی پێنجەم ئەگەر تەمەشا بکەین دەڵێ هەر زێدەڕۆکارێک بۆی هەیە تەنها یەک خانووی زێدەڕۆیی بەناو بکرێت کەواتە ئەوەی باز دەکرێ و بەرپرسان و هەندە قەتع زەویە و هەندە خانوێیان هەیە کەواتە بەناویان ناکرێت سوودمەند نابن لەم یاسایە و ئەگەر بەرپرسێکە بێت بەرپرس چێ جارێت ئەمە تعریف بکەین ئێمە هەمومان بەرپرسین بەڵام ئەگەر بەرپرسێکی زێدەڕۆکار هەبیت ئێمە وا ناویان بینین چونکە هەموو بەرپرسێک زێدەڕۆکار نییە بەرپرسێکی زێدەڕۆکار هەبی حەقی ئەوەی هەبوو بی چوبیتە گەڕەکێکی هەژار نشین 200 متر زەوی لە ناو ئەو خەڵکەی دیکەی تەجاوز خانووی هەبێت و خۆی لە ناویدا نیشتەجێ بێت بە پێی بەڕگەکانی ئەم یاسایە مەشمول ببێت وڵی ئەوە بەرپرسێکی گەندەڵ نییە چونکە ئەگەر گەندەڵ بێ ناچێتە ئەوێ لەوێدا نیشتەجێبی کەواتە هەمان مافی ئەو هاوڵاتی دیکەی دەبیت وەکو وەرە هاوڵاتیەک زەویەکەی بۆ تاپۆ بکرێت و بەو پارەی کە دەیدات ئەمە کۆتایی بەم جەدەلە دێنێت و لە هەمان کاتدا دەبێ ئەمە ئەم مەفهومە بزانین کە خەڵکی هەژار وڵی تەجاوزی پێ ناکرێت بەخۆی ئەوەی ئێستا خانوەکەی هەیە و خانوەکەی تەجاوزە کڕیتی یعنی بە مقابلی بڕەپارەیە کڕیتی بۆیە ئێستا گەرە و حەقەشی لێ بستینینەوە کەواتە دوو جار زەرمەند دەبی جارێک ئەگەر ڕەنگە لە بەرپرسێکی زێدەڕۆکاری کڕی بێ ڕەنگە لە کەسێکی زێدەڕۆکاری کڕی بێت ئەو پارەی خۆی وەرگرتیە پێشتر وەری گرتیە کەسەکە ئێستا تێدایە حەقی ئەوە کە بە ناوی بکرێت بۆیە ئەم یاسایە کۆی یاساکە لە بەرژەوەندی خەڵکە هەژارەکەیە جا ئەو خەڵکە هەژارە کە پارەی نییە و لە گەڕەکێکی ڕاقیدا بژی چ بەرپرسێک بێ و چه هاوڵاتێک بی هاوڵاتیە و لەوێدا ژیانی خۆی دەگوزارێنیت لە بڕگەی چوارەمدا کە باز لە تەعویز دەکا لەو تەعویزە ئەگەر برادرانی لیژنە هەندێک دەقیقتر بن ئەم تەعویزە ئەگەر بۆ نمونە کە دەڵێ لەگەڵ نەخشەی کەرتیدا ناگونجێت بۆ نمونە تەجاوزەکەی هەیتی 400 مترە خۆمە 400ەکەش تا بۆ دەکەین بۆ تەعویزەکە 200 متر تهدید کردیە کە بیدەیە کەواتە لەوێدا دەبی تەعویزەکەی مقابل بیت بەو ڕوبەرەی کە تەجاوزی لەسەر کردبوو بۆ ئەوەی دادپەروەری لەم بابەتەدا هەبێ و لە بڕگەی دووەم خاڵی یەک و خاڵی دوو بە هەمان شێوە باز لە ئەو پارەیە دەکات کە لێی وەردەگری پێشتر لە ئەسڵی یاساکە بڕێکمان دیاری کردبوو کە بڕەکە چەند جارێکیش کەم کرایەوە بەڕای پەرلەمانتاران لێرە بڕەکە باش بوو بۆ خەڵکی هەژار دیسان تەکید دەکەمەوە ئەو هەژارەی لە ناو خانیەکەیە پارەی دایە پێشتر خانوەکەی کڕیە دیسان ئێمە پارەی لێ وەردەگرینەوە دەبێ پارەکە پارەیەکی ڕەمزی بێت 130 بۆ 150 ئەگەر بۆ نمونە زەویەک یعنی ئێستا خانوەکەی بخەملێنین بە 100,000 دلار بێت کەواتە ئێمە 130 لێ وەربگرین 150 لێ وەربگرین لەو هاوڵاتیە پارەیەکی یەکجار زۆرە ئەم هاوڵێتە ناتوانێت زەویەکەی خۆی بەناو بکە لەو حاڵەتەدا گرفتی تەجاوزات هەر دەمێنێتەوە لە کوردستان بۆ ئێمە دەبێت یاسا کە دەردەکەین بۆ ئەوەیە کە معالەجەی ئەو گرفتانە بکەین من پێشنیار دەکەم ئەگەر پشتگیری هەبوو برادرانی لیژنە خۆیان پێیان باش بوو ئەم بابەتە معالەجە بکەنەوە بگەڕێنەوە سەر ئەسلی یاساکە لەو مەبلەغانەی دامان نابوو ئەگەر دەستکاریەکیش بکەن بەڵام مەبلەغەکە دیاری بکەن بە شێوازێک بێ ئەم خەڵکە هەژارەی باسی دەکەین تێدا سوودمەند بێت زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک لوقمان ئەو ئیزافەی کردوتانە چییە ئەو گۆڕانکاری دروستکرد چکە ڕەنگە پەرلەمانتاری تریش پرسیاری هەبن بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس پێویستە سەبارەت بەو بابەتە ڕوونکردنەوەی پێویست بدەین ئێمە بێگومان لە ئەنجامی ئەم هەموارەمان لە ئەنجامی بەدواداچوونێکی وردی لیژنەکەمان کردووە
لەگەڵ شارەوانیەکان لە هەر چوار پارێزگا و ئیدارە سربەخۆکان و زۆرێک لە قەزا و نەحیەکان تەنانەت ڕاوێژمان لەگەڵ سەرۆکی یەکەی ئیدارەکانیش کردووە. گەیشتنەوە قەنەعەتەی کە ئەو نرخانەی پێشووتر دیاری کرابوون لە یاساکە لە سنتەری پارێزگاکان 15,000 بۆ 30,000 لە نەحیەکان لە قەزاکان 10,000 بۆ 15,000 لە نەحیەکان 5,000 بۆ 8,000 ئەمە زۆرێک ناعەدالەتی بە حەق تێدا بوو لەبەرچی لەبەرەوە زەویەک بنمونە بوەرگرین لە نەحیەی سیدەکان نرخی زەوی زۆر کەمە بەڵام لە نەحیەی مەسەلەن بڵین شاوەی سو کەس نەزان وەربگری زۆرە. ئەگەر قەزای ماوەت وەربگری نرخی زەوی زۆر تێدا نزمە بەڵام کفری و کەلار وەربگرا نرخی زۆر تێدا بەرزە. لە یاساکەی پێشوو هەمان نرخ بۆ قەزا و نەحیەکان دیاری کرابوو. ئێمە هەستاوینە لێرە نرخی ڕاستەقینەی زەویەکەمان وەرگتووە واتە نرخی ڕاستەقینەی زەوی بۆ ئاگاداریتان لە شارەکانیش لە گەڕەچێک بۆ گەڕەچێکی تر نرخی زەوی جیاوازی هەیە واتە 105 کە دیاری کراوە لە بەشی دووەم دەینەسەری نرخی حەقیقی زەویەکەیە ئەگەر زەویەک نرخەکەی 100 وەرەقە بێ بە 5 وەرەقە لەسەری تاپۆ ئەکرێ بۆیە ئەمەیان زیاتر لە مەسلحەتی خەڵکی هەژار و کەم دەرامەتە و ئاسانکاری ترە بۆ جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە بەرابەر بە نرخی پێشوو. نرخی یەکەم خاڵ یەکەم ئەڵێن ئەگەر زەویەک پێشووتر لەلایەن شارەوانیەکانەوە جیاکرابێتەوە سوورەت قەیدی سربەخۆی هەبێ ڕقەمی هەبێ بە ناوی شارەوانی وێ بۆ نمونە گەڕەکچێک شارەوانی ئیفرازی ئەکا و جیای ئەکاتەوە زەویە نایابەکان دەهێڵێتەوە بۆ شارەوانی بەڵام مەسئولێک بەرپرسێک خەڵکێکی دەستڕۆیشتوو ئەوەی کە بەڕێزان خوشک و برایانمان باسەکەن چوو بێ زێدەڕۆیی کردبێتە سەر مڵکی خودی شارەوانی واتە ئەو زەویە نایابەی کە قیمەتەکەی زۆر بەرزە ئەمەمان زیا کردوتەوە کە بە نرخی 130 تا 150 لە نرخی حەقیقی لەسەری تاپۆەکەین ئەمانە زەوی زۆر دەگمەنن لە قەزا و نەحیەکان لە سنتەری پارێزگاکان زۆر دەگمەنن بەڵام هەن ئەمە لەسەر پێشنیازی شارەوانیەکان بوو کە ئەمە زیاتر عەدالەت با بڵین ئەچەسپینی چونکە ئەوەی کە 105مان دیاری کردو ئەمە ئەو گەڕەکانن کە گەڕەچێک بەر لەوەی بکەوێتە سەر سنووری شارەوانیەکەی بە تەواوەتی زێدەڕۆیی کراوەتە سەر و گەڕەچێکە و زیاد بوویتە حاڵەتێک کە ئەبێ مامەڵی چارەسەری لەگەڵ بکەین ئەم دوو حاڵەتە بەڕاوێژ لەگەڵ بەڕێزان لە بەشی یاسایی وەزارەتی شارەوانی و سەرۆکایەتی شارەوانیەکان ئەم تێبینیان هەبوو بۆیە ئەم دوو حاڵەتەمان لێک جیاوازکەوە بۆ ئەوی زیاتر دادپەروەری دەستە بەر بکە و سپاس. کاک ئیدریس بەرە سەرۆکی پەرلەمان مادەی سێ بەرگەی یەکەم ژمارە 1 من پێم وایە ئەو مادەیە واستەکاری دروست دەکاتن لەبەر ئەوەی کە لژنە بچێت تەخمینی ئەو خانووای تەجاوزە بکاتن کەسێک من بنمونە من کەسێک لەو لژنە بناسم ئەتوانم تەلەفۆن فلان کەس ئاموزامە ئاگاد لێ بێتە واللهی بەر نرخێکی هەریکەم بۆ حسابی دەکاتن هەروەکو لەم پێشنیازە یاسایە هاتووە ئەوانەی تەجاوزیان کردووە زۆربەیان سوودمەندن و بەڵام خەڵکی هەژارم پێشمەرگە بۆ موچایەکی 500,000 و 700,000 چۆن ئەتوانێت خانوویەک دروست بکردن مەجبور بووە پارچە زەوی خۆی ئەوەی وەریگرتووە بە حەقی خۆی وەریگرتووە فروشتووە و خانوویەکی تەجاوزی پێکردیوە کەس هەیە خانوویەکی بە 2 دەفتەری کڕیوە خانووەکە ئێستا بووە منتەقەی تجاری 10 دەفتەری دەینێتن ئێستا لەژنەکە بچێت بخەملین بە 10 دەفتەری و ئەو خاوەنی ئەو خانووە 5 دەفتەر بداتە حکوومەت داوای 5 دەفتەر لێ بگە لە کوێ بینێتن 5 دەفتەر ئاخر پارەی نییە تاپۆی ئەو خانووە بدن لە کوێ 5 دەفتەر بداتن ئەوە گوناهێکی زۆر گەورەیە من پێم باشە من پێشنیار دەکەم ئەو 30% و 50% نەمینێت تەنها پارەی تاپۆی لێ وەربگرن بۆ ئەوەی خەڵکەکە بتوانێت بدەتن و پشتگیری قسەکانی دکتۆر زانان دەکەم زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک باپیر ڕۆی کاک چیا؟ بەڕێز سەرۆکە پەرلەمانی چیا حەمید شەریف من جە هەر وسا تێبینی سەر برگا مادە دوێ هەبوو ئەگەر برێکی هاتە دەستنیشانکردن 30 حتا 5 لە سات
ام زانن که اف پروژه یاسا بو هندی هاتیه کو فقیر جسودمان بن فقیر و هجار برای دست نشان کردن سی حتی 5 مجال گندالی و دناف شاروانی داده زیده که چونکی واسطه کاری ده همی بسی ساده تا تخمین کردن نه 5 ساده بو وجه پیشنهاد دکم که سی حتی 5 ساده بتا لادان تنها یک سعر بتا دست نشان کرد بو نمونه 20 ساده من هندک پیدا چون کرد سر او زویل بتایبت باجر زاخو هاتینا تجاوز اگر قیمته وان حتی نو که هندک پارچه زوی نزدیکی $30,000 بو فقیره که $30,000 یعنی 3 دفتر زوره بو پارچه زویه که از پیشنهاد کم بو لجنا تایبتمند و هر دو لجنا که یک جبو کوکو گندالی بمبر ببد و یاسایدا رجا 20 یا 25 ساده نه 20 حتی 25 رجا 20 حتی 25 ساده ده همی خلق سودمان بمن تایبتی فقیر هر وسط ماده دوی اگر 10 ساده بیت زیاده کنه او 10 ساده سر 20 ساده یا 10 سر 25 ساده بیت زیاده کنه بو او کسی که سودمان بوا زور سپاس بله زور سپاس کاغ ملاویس بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 3 تێبینیم هەبوو تێبینی یەکەم لەلایەن برای بەڕێزمان دکتۆر زانا باسی لێوەکرەوە پشتگیری ڕایەکانی دەکەین تێبینی دووەمینیشم لە بڕگەی یەکەم کە باس لەوە دەکات لیژنەیەکی باڵا بە سەرۆکاتی پارێزگایان سەرۆکیێکە کارژێریەکان و ئەندامەتی لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتەکان کۆمەڵە وەزارەتی دیاری کردووە پێشنیارەکەم وەزارەتی ئەوقافیش ئیزافە بکرێت کە لە زۆر شوێن تجاوز سمورچی وقف کراوە و زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەورامە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەورامان گەچێنەیی لە مادەی 3 بڕگەی 2 خاڵی یەکەم منیش بە هەمان شێوە سەرنجم ئەوەیە کە لوبی ئەم هەموارە کاکەڵەکەی بۆ ئەوەیە کە خەڵکی فەقیر و بە حساب خەڵکی فەقیر و هەژار ئیسیفادە بکە بەڵام بەڕاستی ئەم ڕێژەیە کە دانراوە جارێ ئەمە مەجالێکی زۆری تایە بۆ واستە گەرایی و تەلاعوب بوو ئەوانە 30 تاکو 50 بۆیە من پێشنیارەکەم یەک ڕێژەی قەتعی دابنرێ کە ئەویش لە سەدا 20 بێت لە سەدا 20 پارەی خەمڵێنراوی ئەو زەویە ئەو خانەوە بەڵێ سپاس ئەوان گوێ لێ دەگرن و ئەوان ئەینووسنەوە داوای لێبوردنەوە سەرنجەکەی من ئەوە بوو بەڵێ زۆر سپاس کاکتور کاک ڕزگار بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی 3 بڕگەی یەکەم منیش بە هەمان شێوە ئەو باوڵین کاڵی ئەو زەویانەی کە زیادەڕەویان کراوەتە سەر کە پێشتر لەلایەن شارەوانی و ئیفراز کراوە 130 بۆ 50 من پشتگیری لە کاکچیا و کاک دکتۆر کەم کە ئەو سیارەیە کەم کرێتەوە بۆ 25 بۆ 30 و بەڕێز سەرۆکی پەرلەمانێمە لە لیژنەیش باسی ئەوەمان کرد دیارەمیش باسی ئەو زەویانەیەکە کە لەلایەن شارەوانیەوە ئیفراز کراوە و زەویە با بڵێن ئەو کۆمەڵگە زۆرە ملیانەیش کە کاتی خۆی زەویەکانیان مەسەلا بۆ دابین کراوە ئێستاکە کێشایانێ ئەوانش هەم ئەو با بڵێن وەکو نەسر باریکە سمود ئەمانە هەموو ئەبایە لێرەدا لە بڕگەیەکە ئەوەی جێ بکرایەوە بۆی کێشەی ئەو هاوڵاتیانەی چارەسەر بکرێت چکە کێشەیەکی گەورە هەیە لەو کۆمەلگانە کەوا ئەو زەویانە لە کاتی خۆی تەنها بە وەرەقەیەکی کۆپیکرا و دراوە بە هاوڵاتیان و لە 1970 و هەتا ئێستاکە ئەوە 30 ساڵ زیاترە چکە ئەوە چەندین جار باری کردووە تووشی ئەو وینانە بۆ ڕەنگە وەرەقەی نەمایە بۆیە ئەوەی کە نەماوەستە شارەوانی ژەڵێ ناتوانین نەماوی نەبکەین ئێمە پێشتریش باسمان کە لە لیژنە لە بڕگەیەکە لێرە جا بکرایەتەوە زۆر باش بوو لەسەر ئەوەی کەوا کاک دکتۆر زانایشی شارەتی پێدا لێرە ئاڵێ 200 مەتر قەرەبووی ئەو کەسە بکرێتەوە کە زەویەکی مەسەلە خانوویەکی زیادەڕەوی هەیە بەڵام لێرەدا ئاڵێ لە با بڵێن لە محافەزا 300 مەتر و لە قەزا 400 مەتر و لە نەحیا 500 مەتر باش ئەگەر ئەو کەسە
با بڵێن 500 متر تەجاوزی کردو ینی هەر بە 200 متر دووجا قەرەبووەکرێتەوە بۆیە ئەوەیش ڕاستی لە مادەی 5 باسی ئەوەکە بۆیە پێشنیارەکەین ئەوەیش ئین بکرێ و زۆر سپاس. بەڵێ کاک مەلا ناسر. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 3 بڕگەی 2 خاڵی 1 ئەگەر ئەو زەویەی زیادەڕەوی کرابووە سەر پێشتر لەلایەن شارەوانیەکانەوە جیا کرابێتەوە نرخەکەی دەخەڵێنێت لە 130 تا لە 150 نرخی ڕاستەقینەی زەویەکەوە زیادەڕۆکاریش بە سوودمەند ئەژمار دەکرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم بەرگەیە هیچ کێشەی نییە بۆ زیادەڕۆکار ئەگەر ئەو نرخە بێ بەڵام لێرە وەکو ئەوەی کاک ڕزگاریش باسی کرد لە ئۆردوگا زۆرە ملیەکان لە ساڵانی 1970 تا 91 لەلایەن حکوومەتی عێراق ئەو کاتە زەوی دابەشکراوە بۆ ئەو کەسانی کە کەسوکاری ئەنفال و هەروەها لە لادیەکان داگیرانە خوارەوە بۆ ئەو ئۆردۆگا زۆرە ملیانە بەڵام لە ساڵی 91 بەهۆی کۆڕەوەکەوە هیچ ئەوەلیاتێکیان نەماوە و ئێستا بێ ئەوالاتن بۆیە ئێمە داوا ئەەکەین ئەوانە تۆمار بکرێن بەبێ ئەوەی پاریان لێ وەربگرێ وەکو زیادە ڕۆکار ئەوانە حسابی ئەوەیان بۆ بکرێ کە ئەوانە کە خانوو زەوی خۆیانە کە یان خۆیان یان پاشماوەکانیان کە ماوردنەتەوە بە تایبەتی لە ناحی ڕزگاری 2000 خانوو هەیە هەتا ئێستا ئیش و کاریان بۆ ناکەن بۆ بەسی تاپۆکردن و زیاتر لە 1500 پارچە زەویش ماوەتەوە هیچ ئیشێکیان بۆ ناکەن بۆیە ئەمانەوە فەقەرەیە زیاد بکرێت لەم بڕگەیە بۆ ئەوەی ئەوانەش سوودمەند بن لەو یاسایە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. پشتگیری کاک ڕزگارشەکەم. سپاس. مامۆستا عومەر. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەبارەت بە خاڵی چوارەم لە بڕگەی دووەم ئەم مادەیە قساکەم لە ئامانجی یاساکە هاتووە کە وەک بەڕێزان لیژنەش باسییان کرد کە ئامانجەکەەوەی خەڵکی فەقیر و هەژار ئەوانەی هیچ شوێنێکی نیشتەجێبوونیان نییە ببنە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون کە بە ناچاری و لە کەم دەرامەتیە زیادەڕۆییان کردوتە سەر بەڵام لەم خاڵە باز لەوەیە کە کەسی زیاتر ڕۆکار نیشتەجێی خانۆکە نەبوو نیشتەجێی شوێنەکە نەبوو معنای وایە بەڕاستی ئەو کەسە پێویستی نییە و ناچاریش نەبووە کەم دەرامەتیش نەبووە لە شوێنی کە نیشتەجێ هاتۆ لە شوێنێک زیادەڕۆیی کردووە بۆی ئەمە یەکێک لە کێشەکانی ئەم یاسایەیە من پێشنیارەکەم و پشتگیری قسەکانی مامۆستا بەکر هەڵەت نیشەکەم یا ئەم بڕگەیە ئەم خاڵە هەرلا ببرێ ئەو کەسە نەیگرێتەوە کە نیشتەجێ خانووەکە نییە زیادەڕۆیشی کردووە یاخود ئەو ڕێژەیە بکرێتە لە 100% نرخی ڕاستەقینە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک شەزایر. پای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 3 یەکەم خاڵی 1 و خاڵی 2 ئەو نرخەی کە لە خاڵی یەکەم و دووەم دیاری کراوە بڕێکی زۆرە کە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندەی خەڵکی هەژار و کەم دەرامەت نییە لە کاتێکدا لە هۆیەکانی دەرچواندنی ئەم یاسایە هاتووە بە مەبەستی سوودمەندبوونی زیاتری هاوڵاتیانی کەم دەرامەت و ئەوەی ئێمە ئاگادارین بەشی هەرە زۆری ئەو خەڵکانەی کە ئەو خەڵکانەی کە هەژارن بەشێکی زۆریان ئەو خانەوادانەی ئەو خەڵکانی تەجاوزیان کڕیوە خانەکانیان فرۆشتوت و کەسی تر کڕیوەتی واتە نزیکە لە سعری حەقیقی سەعری ڕاستەقینەی زەویەکە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی من تێبینیم کردووە تاڕادەیەکی زۆر لە نێوان هەردوو خاڵی و نادادیەکی زۆر لە نێوان هەردوو خاڵی 1 و 2 هەیە چونکە خاڵی یەکەم کەسەکە سوودمەند نەبووە لە 130 تا 150 نرخەکەی دیاری کرایە. خاڵی دووەم کەسەکە سوودمەند بووە لەگەڵ ئەوەی سەتادە دەخرێتە سەر نرخەکانی کە لە خاڵی یەکەمدا هاتووە. بۆ ئەوەی سوودی زیاتر بگات بەو کەسانەی کە کەم دەرامەتن پێشنیار دەکەم هەردوو خاڵی 1 و 2 بکرێتە یەک بەم شێوەیە. ئەو زەویانەی کە زێدەڕۆییان کراوەتە سەر پێشتر لەلایەن شارەوانیەکان جیاکرانەوە نرخی بە بڕێک دیاری دەکرێت کە لە 120 لە نرخی ڕاستەقینە زیاتر نەبێت و بە سوودمەند هەژمار بکرێت و بڕی 140 زیاتر نەبێت لە نرخی ڕاستەقینە زەویەکە کە زێدەڕۆیی کراوێتە سەر و کەسەکە سوودمەند بۆ پێشووتر
سوودمەند بووە سەتاچلی لێوەربژێت بەڕێ سەرۆکی پەرلەمان دیاریکردنی نرخ بە بڕێکی دیاریکرا و ڕێدەگرێت لە واستەکاری و ڕێدەگرێت لە گەندەڵی و لە کاتی تاپۆکردندا و پشتگیری کاکچیا و کاکزانا و کاک ئیدریس دەکەم لە کەمکردنەوەی نرخ پشتگیری مامۆستا مەلاوی چیش دەکەم لە دانانی نوێنەری ئەوقاف لە لێژنەکە و زۆر سپاس. بەڕێ سەرۆکی پەرلەمان ببوورە خاڵی چوارەم لە خاڵی چوارەمدا هاتووە لە بەشی کۆتایی شارەوانی پەیوەندیدار لە سنووری خۆی بە پارچە زەویەک نیشتەجێ بوون لەسەر شارەوانی پەیوەندیدار فەرز دەکات لە کاتی ئەوەی کە کەسێک زێدەڕۆیی کردووە بەر ماستەر پلان و ئەوانە دەکەوێت لەسەری فەرزە کە لە سنووری خۆی پارچە زەویەک بدات کە لە 200 مەتر زیاتر نەبێت. من پرسیاری ئەوە دەکەم ئەی ئەگەر زەوی بەتال لە سنووری ئەو شارەوانیە نەبوو لێرە چارەسەری چییە؟ بە نمونە ئێمە لە هەولێر 6 شارەوانیمان هەیە تەجاوز کرا لە سنووریەک لە شارەوانیەکان زەوی بەتالیش نییە لێرش بەپێی ئەو یاسایە لەسەر ئەو شارەوانیە فەرز دەکرێت کە قەرەبۆ بکاتەوە بە پارچە زەویەک بۆیە من پێشنیار دەکەم لەگەڵ ئەوەی ئەگەر زەوی بەتال نەبوو قەرەبۆی زێدەڕۆکار بکرێتەوە بە قەرەبۆیەکی دادپەروەرانە و خێرا. پێنجەم بەڕێ سەرۆکی پەرلەمان هەر زێدەڕۆکارێک بۆی هەیە تەنها یەک خانووی زێدەڕۆ بەناو بکات ئەم پێشنیار دەکەم ئەو بۆی هەیە لا ببرێت تەنها یەک خانووی زێدەڕۆ بەناو بکات و زۆر سپرد. ڕاستەکەیەوە زۆر ڕاست. زۆر سپاس. سپاس. بەڵێ ژیان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرچەند هەواڵانمان لە لیژنەی تایبەتمەند ئاماژەیان بەوە دا کە لێرە هەڵی چاپی بووە لە سەبارەت بە خاڵی سێیەمی بڕگەی دووەمی ئەم مادەیە بەڵام پێشنیار دەکەم بۆ دڵنیابوون یان لە فەقرەی یەکەمی ئەم مادەیە هەموارکراوی ئەم مادەیە لە ناو دوو کەوانەدا ئاماژە بەوە بدات کە خاڵی سێیەمی بڕگەی دووەم دەست وەک خۆی دەمێنێت یان وەکو خاڵی ژمارە پێنجەم لە بڕگەی دووەم زیاد بکرێتن. زۆر سپاس. بەڵێ بەس کە ئەڵێ یعنی طبیعەتی هەموار وایە هەر کە ئەڵێ ئەو دوو بڕگەیە ئەگۆڕێ یعنی ئەوانی تر وەکو خۆیان ئەمێننەوە بەڵام لە زۆر شوێن هەیە ژیان خان ئەبێ لە زۆر شوێن ئەوە بکەن ببوورە داوای لێبوردن دەکەم بەڵام لێرە گوتووەکە بڕگەکانی یەکەم و دووەم و چوارەمی مادەی سێ یاساکە بەم شێوەی خوارەوە هەموار دەکرێت کەواتە هەمووی هەموار دەکرێت. نانە چاکیان کرد لە کاتی خوێندنەوە وتیان بڕگەکانی یەکەم و دووەم تەنها خاڵەکانی یەک و دوو یعنی سێ وەکو خۆی ئەگەر وا بنووسرێت تاوا پێشنیارەکەی بەڵێ وان کردووە دەست خۆش. بەڵێ کاک حکمەت. بەرێ سەرۆکە پەرلەمانی سەبارەت مادێ سیێ برگا دوێ پێم باشە ئەو کەسێن و یعنی تەبێدیە دات چاودێریە کۆمەڵاتیدا و حەق هەی چاودێریە کۆمەڵاتی مانگانە مۆچایەکی بدەتێ یعنی ئاستێ داهاتێوە هەندی کێمە و چاودێریە کۆمەڵاتیدانە ئەف ئەوێدی بێنە عەفوکردن یعنی وی نرخی یادی ترێژی پشتگیریە دکتۆر جانایت کەم زۆر سپاس. بەڵێ ئەو بڕگەیە دەستکاری نەکراوە لە ناو تعدیلەکە نییە ئیعفاعات بیش ناشتوانین بێنینەوە مناقەشە خۆتان دەزانن چی لێ دەیانی. بەڵێ دکتۆرە گەلاوێش. بەرە سەرۆکە پەرلەمانی و مەبەستا من ئەوەیە یعنی ئەو کەسێ دەرامەتەوەی هەندی کێم تنێ موچەوی یە مانگانە چ تشتێ دینینە مەسەلەن مانگی 150,000 هەی و یەت ناو خانیەکێدا ئەو خانیەکی تەجاوزە یعنی دێ و پارەیش کیڤەینتن پێ چێ نابیتن. بەڵێ بەڵێ ڕاست بەڵێ زۆر سپاس دکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێیەم دووەم من پاڵپشتی هاوڕێیانم دەکەم بۆ دیاریکردنی بڕەکە بە نرخێک کە مەجای تێدا نەبێتن واستەکاری تێدا بکرێتن
بەڵام ئەوەی کە خاڵی سێمە دەڵێ ئەگەر زەویە ئەو زەویەی زیادە ڕۆی کرابووە سەر پێشتر لەلایەن شارەوانی و جیانە کرابێتەوە نرخەکەی بە بڕێک دەخەم لێرن 5% نرخی ڕاستەقینەی زەویەکە کەمتر نەبێت من لێرە بەس پرسیارێک دەکەم ئایا نرخی شارەوانی یان نرخی عقارات چونکە لێرە بەڕاستی دوو نرخی جیاواز هەیە پێویستە دیار بکرێتن ئەو نرخی کە شارەوانی داینایەت کە لە هەر مانتیقە شارەوانی نرخێکی دانایە بەڵام لە مەکتەب عقارەکان نرخێکی ترە بەڕاستی ئەو خاڵە و خاڵی چارەمیش دەڵێ هەر زێدە ڕۆکارێک خۆی نیشتە جێبی خانووەکە نەبێت ئەوە سەتادەی نرخی ڕاستەقینەی دەخرێتە سەر لێرەش دیار نەکرێت کە باسی خانوو کرایە دەبی بڵێ نرخی خانووەکە نا نرخی زەویەکە لێرەش تێکەڵاویەک هەیە پێویستە دیار بکرێتن کە سەتادەی نرخی زەویەکەی لێوەردەگیرێت کە ئاماژەی پێکراوە نەک خانووەکەش لەگەڵی زۆر سپاس بەڵێ سپاس کاک عەلی حەمەد ساڵح بەناوی خۆی گەورە و میهرەبان من ترسەکەم لەم مادە کە پێشتر و بە تەواتی بەرجەستەیە بێت فکری قانون حاڵەتێک نییە لە شوێنێ بیدۆزێتەوە چەسپاندنی مەبدەی عەدالەتە فەرمانبەرێک لە 2007ەوە ئەمری وەرگرتنی زەوی هەیە نەیدراوەتێ دابشکردنی ژەوی شوەستاوە هیچ ئاسوێ نییە بیدرێتێ لێرە یەکێکی تر هەیە زەوی وەرگرتووە ڕێگەشی پێدێت تەجاوزێتریش بکات ئەو نە زەوی وەرگرتووە نە تەجاوزیشی کردووە بۆیە بە لە سەڵاتەی خست دەکەن من هیوادارم ئەوەی کە زەوی وەرگرتووە بۆ ڕێگەی پێ بدێت تەجاوز بکرێت لە بریەوە بە ئەم زەویانەی فراسکرێ ڕێک بدرێتەوە ببێ بەیەکی حەقیە زەوی وەرگێ ئەگەر نەهار ئەکرێت لە سەدادە کەمە زیاد کرێت دوو خاڵی سێیەم حکمت چییە لەوەی ئەو شوێنانەی کە پێشتر لەلایەن شارەوانیەوە جیان نەکراونەتەوە کراوە بە لە سەڵا پێنج تۆ نرخی ئەو زەویە دانەی بەپێی ئەو مەنتیقە خۆی نەک بەپێی مەنتیقەیەکی تر کە ئەڵێ لە سەداسی بۆ نمونە ئێمە نەسر حسێبەکەین باریکە حسێبەکەین ئەو کۆمەلگایانە حسێبەکەین ئەو شوێنە حسێبەکەین نەک ئەوە یعنی لە سەدا پێنج وەکوە هەر بڵێ داگیریکە و بیبە خاڵێکی تر ئێمە وتمان بۆ فەقیرە حاڵەت قانون عامە بۆ حاڵەتێک نییە کابرا چووە خانووی خۆی هەیە و تەجاوزێکشی کردو و تەجاوزەکەی داوە بکرێ ئەمە تەرجیعی هەموو خەڵکەکەی بڕۆ تەجاوزکە و بڕۆ بی دەکرێ ئەم قانونەیە سەر دەرچوو دوو ساڵی تریش قانونێکی هاوشێوار دەرەچێتەوە وەکو ڕقەمی سیارەکان 3-4 ساڵ جارێکی سیارەی قاچاق ڕقەمەکرێتەوە بڕۆ تەجاوزکە و بیکە ئەگەر فەقیرە تیاژی سەر و سەر چاوم تیاژی و فەقیرەکە بەم حاڵەتەی کە باسمان کرد دیاریەکرێەوە کرێ بەس منطق لەوانیە کە تۆ خۆت خاوەنی خانووبی بڕۆی تەجاوز کەیت و بیدەی بکرێ جا ئەوەی کە هەر لە ناویاتی بۆ ئەو خۆی بۆ تەجاوزەکە نەکات چوارەم سەبارەت بەوەی کە ئەوەی کە دەستدرێژی کردووەتە سەر ماستەر پلان بۆ نمونە تۆچی لە حرەمی حەدیقەیەکە تەجاوزێکەکەی ئەوە بێ زیندانی کرێ نەکەوەی بە 200 مەتر قەرەبوو بکرێتەوە جا ئەگەر وایە خەڵکی کوردستان با لە بەیانیوە بچن یەکی حەدیقە داگیرکە یەکێ مەکتەب داگیرکە یەکێ نەخۆشخانە داگیرکە 2 ساڵی تر قانونێکی تری وا دێت و هەموو تا قەرەبووە کرێنەوە بە یەکی 200 مەتر لە شوێنەکانی بەڵێ خاڵێکی تر ئەوەی ئینەکەیە فکرەکە ئەوە نییە ئەو بەرپرسانەی کە تەجاوزیان کردو مەتر فرۆشتویانە و کراوە بە خانووخۆ بەناوی خۆیانەوە ناکەن والله ئەوەی 10,000 و 20,000 قوتعی کردووە یەک قوتعشی بەناوی خۆیەوە نییە یعنی ئەوە نییە ئەوە لێی نەزانن بڵێ وڵا 20 قوتعەکە بەناوی خۆی نەخێر کرد ئەی فرۆشێ ئەمە زەمینە خۆشەکە بۆ ئەوەی بەرپرسان بێن تەجاوزکەن هزاران قوتعی تر بکەن بیفرۆشن بە خەڵکەکەش بڵێن خەمن نەبێت 2-3 ساڵتر قانونیە لە پەرلەمان دەرەچێ ئەم تەجاوزانە هەمووی دیسانەوە تاپۆکرێ و سوپاس بەڵێ زۆر سپاس ڕووپاخان بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ماددە 3 بڕگەی دووەم لە خاڵی 3 و 4 تێبینیم هەیە خاڵی 3 پێم وایە هەرلا بدرێ ئەوەی کە زەویەکە زیادە ڕۆی کرد بۆ سەر پێشتر ینی جیانە کرابێتەوە لەلایەن شارەوانی و زیادە ڕۆی کرابێتە سەر پێم وایە ئەوە لا بدرێ و پێویست نییە خاڵی 4 پشگیری لە قسەکانی مامۆستا ئەو بەکر دەکەم لەگەڵ مامۆستا عومەر و هەروەها کاک عەلیش پێم وایە لەسەر ئەو خاڵە بوو قسەی کرد کە زێدەڕۆکار خۆی نیشتەجێ نەبوو ئەوە دەرگایەک بۆ دەکاتەوە شەرعیەتدان بە داگیرکاری زەوی و هەروەها کەسێکی دەستڕۆیشت و زەوی داگیر بکە بەش بەشی بکە و بیفرۆشێ بۆیە ئەو خاڵەش لا بدرێ زۆر سوپاس باقی ئەوکانی تر بمێنێتەوە سوپاس بەڵێ زۆر سوپاس دکتۆرە شایان بەڕێ سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح پشتگیری کاک عەلی دەکەم سپاس بەڵێ زۆر سپاس سەوسەن خان بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە مادەی سێم زۆرترین هەمواری
لەسەرکراوە ئەوەی کە جێگای تێبینی ئێمە بووە ژیانخانیش ئاماژەی پێدا ئەوە بوو بڕگەی کە سوکاری شەهیدان و کەمەندامانی سەنگەر لێرەدا کە ئەو یاسایە هەموار کراوە خۆی لە یاسای پێشوو ئەو بڕگەی شەهیدان لە مادەی سێم لە بڕگەی دووەم خاڵی سێمدا بوو بەڵام لێرەدا خاڵی سێم شتێکی ترە بۆیە من لە لژنەی شارەوانی دەپرسم ئەو بڕگەی شەهیدان دەکەویتە کوێ یاساکە دەبیتە خاڵی چەندەم و سەبارەت بە ڕێژەکان لە ڕاستیدا لە بڕگەی دووەم سەبارەت بە ڕێژەی 150 خۆی هەدەف لەو یاسایە وەکو پەرلەمانتارە بە ڕێزەکانی تریش باسییان کرد ئەوەیە کە کەسانی کەم دەرامەت بتوانن ئەو زەویانە تاپۆ بکەن بەڵام ئەوەی کە دیارە لێرەدا ڕێژەکە بەرزە و لەوانەیە بە ساڵیش ینی کەسانی کەم دەرامەت نەتوانن ئەو زەویانە تاپۆ بکەن ئەو مڵکانە تاپۆ بکەن بۆیە من پێم وایە ئەو ڕێژەیە زۆرە ئەگەر کەم بکرێتەوە باش دەبی و پشتیوانی ژیانخان دەکەم بۆ مەسەلەیە زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزان لە لیژنەی یاسایی ئەو تێبینێ دەقیقا بنووسن بڕگەکانی تری خاڵەکانی تری ئەو بڕگەیە بە گوێرە و گۆڕانکاریانە دادەڕێژرێتەوە لەوانەیە بەو کاتە ببێتە پێنجەم دروستە تێبینەکەی سەوسن خان کاک حاجی سەفین. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری پێشنیارەکەی کاکزانا دەکەم و پشتگیری کاک مەلاوەیسی و شێخزایر دەکەم لە دەربارەی کەمکردنەوەی نرخەکە بەڵام کاک لوقمان شتێکی ئەوە کرد بەس من تەواو حاڵی نەبوویمە ئەگەر کابرایەک لەسەر ناو بینای حکومەتی بینایەکی شارەوانی بینایەکەی پێشان تێدا بووە لە ناو بینایەکەیدا بۆ دوایی هەستا خانووی لە ناو عەوشی بینایەکەی کردیە بە پێی ئەو یاسایش ئەو خانووی بۆ ئەوە دەکرێتن چەند حکومەت عەولیدا چەند کەس عەولیدا پێیان دەرنەکرا لە ئەو بینای حکومەتە بینای وەرزش و لاوانە خانووی لەسەر کردووە خانوویی زەخمی لەسەر کرد ناوەندی ناحیەش یعنی بە پێی ئەو یاسایی بۆشی تاپۆ دەکرێتن بە ناوی دەکرێتن چۆن دەبیتنەوە بزانام ڕوونکردنەوە کردا بەس تەواو حاڵی نەبووم لەسەر ئەو مۆزوعی سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان گوڵی زارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم لەلایەن سەوسن خان کرا پشتگیری سەوسن خان و ژیان خان دەکەم. بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئێمە پشوویەک وەرەگرین بۆ سعات 3 ئینشاڵڵا دەگەڕێینەوە.